ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و کاتتان باش. شەماڵ عەلیم و لەگەڵ هاوڕێم ڕەحمان حوسێنزادە جارێشتر لە خزمەتەوەی ئازیزان و پێشکەشکردنی بەرنامەیشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. بەرنامەی ئەم جارشمان سەبارەت بە ئەم ئاگربەسە بە ناونیشانی ئاگربەسی لەرزۆک ئاکام و یەکەوتەکان. ئەم کاتت باش ڕەحمان، ئومێدەوارم باش بیت، تەندروستیت باش بێ. زۆر سپاس، سڵاوم هەیە بۆ تۆ، بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. هیوادارم تۆش زۆر باش بیت. بەرحاڵ ئەم بەرنامەیەمان کە لە ڕێگەی یوتیوب و لە ڕێگەی فەیسبوکەوە بڵاو بێتەوە، داوا لە ئازیزانەکەم کە بینەرمانن لینکی بەرنامەکە لە ڕێگەی خوانەوە لە سوۆشیال میدیا پەخش بکەن. بینەرانێک و هاوڕیانێک کە لەگەڵمان نەتوانن بە کۆمنت بەشداری بەرنامەکە بن، و ئەگەر تا ئێستش ئەو کارەتان نەکردووە، کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیان. بڵێ ئازیزان، ئەوەی کە لەم ڕۆژانەیە گوزەرا سەرنجام پاش 40 ڕۆژ لە شەڕێکی دڕندانە و بەرامبەرچیەکی دڕندانە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا کە نزیک بوو تەواوی یاخود ئاساسەن تەواوی ئەوەی پێوترێ یاسا نێودەوڵەتەکانی بەزان دۆخەکە و خۆرهەڵاتی ناوەڕاستی لە بەردەم لێواری کارەساتێکی ئینسانی زۆر زۆر گەورەیەدانا بوو. هەتا ئێستش ژیانی ملیۆنان کەسی خستۆتە ژێر سێبەروسایی نەگریسی خۆیەوە. ژمارەیەکی زۆر لە خەڵکانی مەدەنی هەم لە ئێران هەم لە ئیسرائیل هەم لە وڵاتانی کەندا لە کوردستانی خۆمان و هەروە لە لوبنان و تقریبەن هیچ وڵاتێکی خۆرهەڵاتی ناوەڕاست نەما کە بێبەش بێ لە کەوتنەوەی کارەسات و قوربانی لەم چوارچێوەیە. بەڵام سەرنجام لە چلەمین ڕۆژی خۆیان لە وەختێکا کە دەستی ملیۆنها و ملیاردەها کەس لە دنیای لەسەر دڵیان بوو کە کارەساتێکی زۆر ترسناکتر و مەرگەساتێکی گەورەترە خەڵکێ لە ئاخر لە حەزاتەکانە یاخود تەنانەت سەعات و نیوێک بەر لە دوای وادەی کە ترامپی دڕندە داینابوو بۆ وەک خۆی ئەیویست هەڵوەشاندنی کۆمەلگایەک یاخود لە گۆڕنانی شارستانێتێک بۆ خۆی مەبەستی بوو. ساعت و نیوێک بەر لەوەی ئەم وادێ بگا، سەرنجام ئاگربەسێک ڕاگەێنرا. وەم ئاگربەسە لە ڕۆژی چوارشەمەوە یاخود لە بەرەبەیانی چوارشەمەوە تا ئێستا کە هەیە ئەمڕۆ لەسەر کاغەز بەردەوامە، بەڵام لە واقعێتە هەم هەڕەشەکان و پەلامارەکان لە لوبنان و لە چەند وڵاتی ترا درێژەی هەیەەوە، تەنان لە خودی ئێرانیشە کردەوە سەربازەکان نەوەستاوە، هەڕەشەکان هێشتا لە جێگەی خۆیانن. ئێمە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێ ڕەحمانەمانوێت سەبارەت بەم بابەتە و سەبارەت بە ئاکامەکان و لێکەوتەکانی ئەم دۆخەکە هاتوتە پێشەوە، سەبارەت بە لەرزۆکی ئەم ئاگربەسە کە ناومان ناوە ئاگربەسێکی لەرزۆک بۆچی وامان نامناوە، ئایندەی ئەمە چی ئەبێ، جێگا و مۆقعەتی هێزە دەرگیرەکان چی لێ هاتووە، ئیسرائیل و ئەمریکا لەلایەک، جمهوری ئیسلامی ئێران لەلایەکی تر لەکوێ وەستاون و خەڵکی کارگەر و زەحمەکێشی ناوچەکە لە چ مۆقعەتێکە قەراریان کردووە. باسەکانی ئەم ڕۆمان سەبارەت بەما بێ. من پێم خۆشە بەوە دەست پێ بکەم هاوڕێ ڕەحمان، بەر لەوەی قسە لەسەر لەرزۆکی ئەم ئاگربەسە بکەیت. سەرنجام لێرە و لەوێ قسە لەسەر سەرکەوتنی ئەم لایەنە ئەو لایەنەکرێ، تقریبەن هەموو لایەنە دەرگیرەکان و ڕەنگە بە دەرەجەیەکیش حەقیان بێەوە بکەن، هەمویان سەرکەوتن ڕاگەێنن. هەم جمهوری ئیسلامی ئێران سەرکەوتن ڕاگەێنێ کە خۆی پاراست و خۆی لەشتۆتەوە، هەم ئەمریکاش بەو دڕندەی و بۆ تاوانکاری کە کردوێتی و بەو وێرانکاریەکە لە ئێرانە ئەنجامی داوە و بۆ کوشتارێکە بەڕێی خستووە سەرکەوتن ڕاگەێنێ. من پێم خۆشە سەرەتا تۆ لەو بابەتەوە نەزەری خۆت بدەیتەوەوانە ئەم دۆخە چۆ نەبینی و ئەم ئاکامە لەکوێ ئاوەستاین بەرحاڵ هێزە دەرگیرەکان لەکوێ ئاوەستاون
ئایا ڕاستە هەردوو لا سەرکەوتون، ڕاستەکە یاخود لایەک لە لایەک زۆرتر سەرکەوتووە بە معنایەک یاخود زۆرتر دۆڕاوە، لەکوێ ئاوەستاوین و ئەم هێزانە لە چ دۆخێکان ئێستا؟ لە پێشدا ئەبێ ئەوە بڵێن ئێماڵان چەند ساعتی تر ئەبێتە چوارمین ڕۆژی ئەم ئاگربەسەی کە ڕاگەیاندراوە سەرڕایەوەی لایەنەکانی چی باسەکەن و کامیان سەرکەوتووە یا سەر نەکەوتوو بۆ لەگدانەوەکەی خۆمان ئەڵان باسەکەین نەفسی ئەو ئاگربەسە کە لەرزۆکیشە بە دروست لە عنوانەکەیە دامانناوە تا ئێستا مثبەتە، چونکی ئەو شەڕە هەموو شتێکی وێرانگەری بوو، هەموو شتێکی ماڵوێرانکەرانە بوو و زۆرمان قسە لێ کردووە و بینڕاست ئێوە تەمەش هەر کەسە هەر ئینسانێکی منسف ئەتوانێ دوای 4 ڕۆژ تەمەشای کۆمەلگای ئێران هەتا ئیسرائیل، لوبنان، وڵاتانی دەوروبەری کەندا و عێراق کە بوو بە گۆڕەپانێکی ئەو شەڕە بکە بەغەیر ئەز نەهامەتی بەغەیر ئەز کارەسات تێگڕمانی بەشێکی زۆر لە ئەو بنەمایانەی کە کۆمەلگا و بەشەری ژیان کردو لەو کۆمەلگایانە احتیاجی پێەتی قازانج و بەرژەوەندێکی نەبووە. ئەوەی لایەنەکانی شەڕەنگێز هەر کەسە بە دوای چه هەدەفێک بوو و چۆن ئێستا توانێت نێوی بنێ سەرکەوتن بۆ خۆی ئەوە باسێکی دیکە جارەبا لەوە دەست پێ بکەین کەم ئاگربەستە هەرچەند لەرزۆکە بەڵام مثبەت بوو پۆزیتیو بوو و ئێمە هیوا خوازین بەرحاڵ درێژە بچێشێ کە بەڕاستی احتمالی چیوەیە درێژە نەچێشێ احتمالی درێژە چێشانی شەیە ئەوە لە باسەکەدا باسێکی لایەنەکانی ڕاستە و خۆی شەڕ ئەمریکا بوو، ئیسرائیل و لەلایەکەوە جمهوری ئیسلامی تابعاً جمهوری ئیسلامی دەست و پەیوەندەکانیشی لەگەڵ بوو، هێزە نیابەتەکانی ئەسەن بوژانەوە ئەجملە نمونەی حزب الله ئەوانشی لەگەڵ بوون. اتفاقاً بە دەلیلی ئەوەی هیچ لایەنێک بەباشی لەم شەڕەدا سەرکەوتنێکی قەتعی بەدەست نەهێناوە هەر لایەنە ئەتوانێت بڵێ سەرکەوتوو بوو. بەڵام من پێم وایە چه ئەمریکا بە دوای ئەو هەدەف و ئامانجانەوە کە بوو پێی نەگەیشت، چه ئیسرائیلیش کە هەرچەند ئەتوانێت دڵی بەوە خۆش بێ کۆمەلگای ئێران زۆر جێگای وێران کراوەوە ئەو ئەیویست ئەویش بە تەواوی ئامانجەکانی نەگەیشت. جمهوری ئیسلامیش زەربەی زۆر قورسی خوارد و طبعاً ئەو بەشەی تێگرمانی کۆمەلگاکەی زۆر منزوری نییە، بەڵام ئەوەی ڕابەرەکەی لە دەستدا ڕادەیەکی باڵا لە کاربەدەستانی نظامی و سیاسی و دەوڵەتی لە دەستدا، بەڵام نەفسی ئەوەی چ ڕۆژ خۆی ڕاگرت ئەوە ڕاوەستا و ئەمریکاش لە مقابلیان ناتوانێت ئیدعای یا ئەمریکا و ئیسرائیل ئیدعای سەرکەوتنی زۆر گەورە بکەن، ئەو ئەتوانێت نێوی بنێ سەرکەوتن نەوەگەیەک ئاعتماد بە نەفسی بەدەستێناوە. بۆیە من پێم وانییە لەم سێلایەنە هیچ لایەکیان بە تەواوەتی بە هەدەف و ئامانجەکانی خۆیان گەیشتن بۆ با لە ئەمریکاوە دەست پێ بکەین. ئەمریکا و دەوڵەتی ترامپ زۆر ڕۆشنە بۆ ئەوە وارد بوون لە 70 ڕۆژێکە بەرحاڵ گورزی وەها قورس لە جمهوری ئیسلامی بۆشێنن لە وەهلەی ئەوەڵدا تەسلیمی بکەن ئەو ئاڵای سپیان بۆ هەڵگرێ جمهوری ئیسلامی، ئەوە ڕووی نەدا و پێشی وابوو لە کوردماوەیە ئەواکە لەسەر دوو فاکتۆر حسابی کردبوو. پێی وابوو جمهوری ئیسلامی لەباری نظامیەوە ئەو ناتوانێت خۆی ڕابگرێ لەسەر فاکتۆرێکی دیکە هەم ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل حسابیان کردبوو ئەویشەوە بوو ئەوان گورزی نظامیەوە شێن و کۆمەڵانی خەڵکیش کە ئەوانش و هەموو کەسە دنیازانێ بەشی بەرینی کۆمەڵانی خەڵک تووڕەن بەدەست جمهوری ئیسلامیەوە و سەرنگونی جمهوری ئیسلامیشانەوە پێم ئەو خەڵک قبل لە ژێر بۆم بوو ئەو نەهامەتیانەی ئەوانە دێنە مەیدان و بەرحاڵ کاری جمهوری ئیسلامی تەواوکەن. ئەوەش ڕووی نادا بۆ ڕووی نادا چونکی لە شەری 12 ڕۆژەشدا ئەوان دەبووە بیان زانیە کۆمەڵانی خەڵکی ئێرانەوەیان نەکرد و لەم شەڕەشدا لەم نەپرسی
بلوغێکی سیاسی لە نێوە کۆمەڵانی خەڵکەدا هەیە هەم بەلحازیەوەی هاوجود نەبن لەگەڵ ئامانجەکانی کۆنەپەرستانەی ئەمریکا و ئیسرائیل و هەم وەک منطقی زیندگی چۆنەکرێت لەژێر بۆمب و تۆپ و بەرحاڵ خراپکاریدا تۆ بێ مەدان لە بەرابەریشدا ڕژیمێکی هاری وەک جمهوری ئیسلامی بێ کەوان ئەزانن دەست لە هیچ ناپارێزێت جا ئەگەر بەهانەی جەنگیشی بەدەستەوە بێ و بەهانەی ئەتاڵت جەنگەکە لەلایەن دژمنی بە قەولی خۆی دێرینەی 47 ساڵە تەبلیغی بۆ کردووە استکباری جەهانی و ئەمریکا و ئیسرائیل و بێ خەڵک بزوتنەوە ئازادی خوازەکانی ئەوێ ئەویان دەزانی ئەو کاریان نەکرد دەرنەتیجە بەو حازە شەڕەکە درێژەی کێشا ئەمریکا و دەوڵەتی ترامپ ئەوەی ناویست و درێژە کێشانی شەڕەکەش ئەوە بوو بە بەستنی ئەو دوورگەی هورمز ئەسەن تبدیل بوو بە نوعێک بحرانێکی اقتصادی جیهانی و فشار کەوتە سەر دەوڵەتی ئەمریکا و ترامپ لەلایەکی دیکەشەوە ترامپ هەرچی حەولیدا ناتۆ و هاوپەیمانانی ئوروپایی و غەربی واردی و شەڕە بکە جوابیان نەداوە چونکی خۆ نەپرسێکی پێکرد بوون و لە عینە حاڵە ئەو جۆرەی هەم فەڕەنسەویەکان وتیان هەم بریتانیا هەم ئەڵمانیەکان وتیان بابە ئەوە شەڕی ئێمە نییە دەرنەتیجە لێرەشدا بۆ خۆی ئەوە مشکلێکی گەورەی بۆ دەوڵەتی ترامپ دروست کرد هەم باری ئابووری و اقتصادی هەم باری سیاسی لایەکی دیکەشەوە ئەو دەرەجە لە ڕاوەستانی جمهوری ئیسلامی هەمووی هونەری خۆی نەبوو زۆر ئاشکرایە رووسیا و حتا چین کۆمەک و یاریدەدەرێکی گەورە بوون بۆ جمهوری ئیسلامی رووسیا حتا قسەکە ئەوەیە بەلحازی تەجهیزاتی نظامی و چینیش معلومات و ئیطلاعات پێدان و ڕانماییکردن و بازە تەکنۆلۆژیە کە پێویستی بووە لەو شەڕەدا تازە بەڕاستی قسەیەوە هەیە حتا باری موشەکیەوە کورەی شمالیش حتا یارمەتی گەیان بێ دەرنەتیجە بە تۆری واقعی خودی ئەمریکاوانش متەوەجە بوون زۆر فاکتەری جەهانی خەریکە لە شەڕەکەیە تاسیدانە ناچار بوو دەوڵەتی ترامپ دوای 40 ڕۆژ ناچار بوو بێتە پای ئەو ئاگر بەسە هەرچەند ئەو هەڕەشە توندەی کردبوو بۆ ئەوەی ئەوان بێنە پای ئاگر بەسەکە بەڕاستی نازانم ئەگەر ئەو 1 سەعات و 2 سەعاتەی ما بوو ئەگەر ئاگەر باخسەکە ڕانەگەێنرایە عاقبەت ئەم ترامپی فاشیست ئەو هەڕەشانەی ئیجرا کردیانە چونکی بڕێکیان کرد هەرە و ڕۆژی ئاخرە ئەوەڵەن جارێک لە کولی شەڕەکەدا ببەخشە بڕێکش درێژ بۆ ئیسرائیل لە هیچ دەستی نەپاراست لە بنەمای ژێرخانی کۆمەلگایدا هەرچێکی پێخۆش بوو ئەو کردی بەڵام قەرار بوو خودی ئەمریکاش بە هەموو هێزەوە ئەوەی پێوت هەموو شوێنەکانی کارەبا و نیروگای بەرقی پێڵێن پردەکانەڵێن هەرچی مراکزی تەولیدی ئەسڵی لەوانە بوو هی نەوت و ئەوانش لێ بدرێت کە ئەوانە لە بدرایەتر کارەساتێکی گەورە بوو وەگەوا بوو نەگە 1 شار و 2 شاری کۆمەلگای ئێران هەموو ئێران بکەی بە هیرۆشیمایەکی دیکە و بە ناکازاکیەکی دیکە لەوانە بوو ئەم فاشیستە بۆ ئەوەی بە دەرەجەیەک سەرکەوتن بەدەستبێنێ بەسێک ئەو کارش بکە جمهوری ئیسلامیش ئەو ترسەی لێ نیشت بەحاڵ هاتە پای ئاگر بەسەکە لەم بینەدا ئیسرائیل زۆر ناڕەحەتە بەدەستەوە ئاگر بەسەوە نەتانیاهو و ئیسرائیل زۆر ناڕازی و ناڕەحەتە ئەوە ئاگر بەسەوە بە ئاشکراوەیان دەروە ئەڵانەوە زیاتر لەسەری ناڕۆم حتا نەتانیاهو پێش تا هەرەوەندە پێی ڕاگەیاندرا ئاگەربەس کراوە دەنا و تۆش مەجبوری ڕعایەتی بکەیت تازە بە تەواوەتی ڕعایەتی ناکە ئەوە لە لوبنان خۆتەزانی شەڕەکە درێژە پێدا و چەند سەعاتێک دوای ئاتەشبەسەکە لە ئێرانیشدا هەر خراپەکاری نظامی ئەکرد ئەمە مەجموعی ئەو هەو دەلیلانە و من پێم وایە هیچ لایەکان بە قەتعیەت سەرکەوتوو نەبوون وایە بەڵام بۆ هەڵسەنگاندنی دۆخەکە هاوڕێ ڕەحمانیانی تەمانەوەی کە شەڕەکەی دەست پێ کردووە ینی نەک بەرامبەرشیەکەی دەست پێ کردووە بەرامبەرشیەکە زۆر دەمێکە لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە دەستی پێکراوە و ساڵانێکی دوور و درێژە قسە لەسەرەوەیە کە ئەم ئەوێت ئیسرائیل لە بین بەرێت و ئەسڵەن لە وجودانەی هێڵێت و بیسڕێتەوە و
زمانی ئەحمەدی نەژادە و وتراوە هەمیشە و دایم قسە لەسەرەوە کراوە کە بێ کۆمەلگای یاخود ئەم کۆمەلگایە هەمووی ینی کۆمەلگای ئیسرائیل هەر هەمووی هەڵپێچێ نەگەوەی دەوڵەتەکەی بگۆڕێ یا شتێکە ڕەنگە منیش موافقیەوە دەوڵەتەکەی بێ لە بنەوە هەڵتەچێ بەڵام نەک خەڵکەکەی لە ناو ببرێ بەڵام ئەوی کە جمهوری ئیسلامی ئێران ڕایگەیانوە لە 47 ساڵی ڕابردووە هەمیشە و دایم ئەمە بۆ ینی بەو معنایە جمهوری ئیسلامیش بەرامبەرشەکەی دەست پێ کردووە لە بەرامبەر ئەمریکای و لە بەرامبەر دەوڵەتەکانی ناوچەکەی و ئەوانە بەبێ وجودی ئەمریکاش جمهوری ئیسلامی ئێران هەوڵی داوە کە دەست خاتە ناو تەواوی ئەم وڵاتانەی ناوچەکەەوە و لە هەر جێگایکی شاکە دۆخێک هاتوۆتە پێشەوە بە جۆرێک جمو جۆڵێکی جەماوەری پێکاتەوەوانە جمهوری ئیسلامی ئێران بەکاری بێناوە بۆی کەەوە ئەساسەن دەوڵەتەکەی بێ پایە و ئەساس بکەوە تەواوی کۆمەلگاکەی لە گرێژنە بەرێەوە ئەوەی کە لە ئێمە نایکا و ڕۆڵ دەورەی کە لە عێراقای بینێ ئەوەی چەند ساڵە لە لوبنانە ئەیکا و دوور لە سووریایە هەوڵیدا بە پشتیوانیکردن لە ئەسەدە و کارە بکە هەموو ئەمانە نیشانەی ئەوەن کە جمهوری ئیسلامی ئێران تەرەفێک و پایەشی ئەم بەرامبەرچی و ململانەیە کە من دواتر ئێمە سەرەوەی بۆچی ئەم قسانەکەم بەڵام مەبەستمەوەیە کە ئەشەڕەکە سەرنجام ئەوەی کە بڕیار درا کە پەلاماری سەربازی بدرێ ئەمریکا و ئیسرائیل بڕیاریاندا ئەم شەڕەی ئەم دواییە ڕۆژەکەی و کاتەکەی و ساعتەکەی و یەکەمین زەربەکان و پەلامارەکانی ئەم دوو دەوڵەتە کردیان و ئەوانە بە ئەهدافێک و ئامانجێک ڕاگەیەنرا لە ڕۆژەکانی یەکەمەوە ئەهداف و ئامانجێکی زۆر زۆر بڵند و باڵا و بڵێن چاوەڕوانێکی زۆر گەوریان لە خۆیان هەبوو کە ئەمە ممکنە لە چەند ڕۆژێکی دیاریکراوە تەواوی سیستەمەکە بگۆڕێ و قەولوشتیان وەرگرت بوو تەنانەت قسەیەوە هەیە لە نیویۆرک تایمزە وتارێکی دوور درێژ باس کراوە بڵاو کراوەتەوە کە چۆنی نەتەنیاهۆ بە جۆرێک بە فیشاڵ و بە درۆ ئەوانە قۆڵی ترامپی پڕیبێەوە کارێکی کردوێ کە ترامپی وابێ کە سەرکەوتن زۆر زۆر نزیکە و زۆر ئاسانەوە بۆیە زۆر بە خێرایی هاتە پای ئەوەی کە ئەم شەڕە لەو کاتەیە و بەو شێوازەکە دەستیاندای بیکەن بەڵام هەموو ئەمە زۆر خێرا گۆڕا بە بێستراتیجی ناڕوونی ئەهدافەکان ئامانجەکان قسەی هەلق و بەلق و بەرز و نزم ڕۆژێک خاو و ڕۆژێک تند ڕۆژێک داواکاری زۆر فراوان و ڕۆژێک ڕازی بوون بەوەی کە تەنها تەنگەی هورمز بکرێتەوە و سەرنجام وای لێ هات ئەمریکا ئەوەی کە ناوی نابوو بە ئامانجەکانی شەڕ لە بیداتەوە لەگەڵ ئیسرائیلە لە ئەخیری ڕۆژەکانەوە لە کۆتا کاتە کە ئەم ئاگر بەسە بڕیاری لەسەردرا بوو بە شتێکی تر تەنگەی هورمز بکرێتەوە و ئێران هێزی ئەتۆمی نەبێ و تەواوتر هەتا تەنانەت لە دوایین پەیامی ترامپاکە قسەی کردووە باسی مەسەلەن پرۆکسیەکان یاخود بڵێن باڵەکانی جمهوری ئیسلامی لە وڵاتە جۆر بە جۆرەکانە نەکراوە لە دواتیویتیاتەنانەت باسی بڵێن موشەکەکان و بەرنامەی موشەکی جمهوری ئیسلامی ئێران نەکراوە قسە لەسەر بابەتی ئەوەی ئاڵ و گۆڕ لە ناو سیستەم و یاخود بە جۆرێک ڕاوەستان و یادام نەکردنی خەڵکوانە کە ترام لە ڕۆژەکانی وڵەوە زۆر قسەی لەسەر کۆرەمانەمانە هەمووی هیچ ناویان نیێمانە هەموو نامڕە بەم معنایە بە جۆرێک ڕواڵەت ئەوەیە کە وەک ئەهدافەکانی ئەم شەڕە وەک ئەنجام ئامانجەکانی ئەم شەڕە ئێران و ئیسرائیل لە ڕاستیە ناتوانانی سەرکەون ئەوە دروستە کە لە کاتی شەڕەکە و دەستپێکردنی شەڕەکە و دوای کوشتنی کوژرانی خامنەئی ئێران ڕایگەیان کە ئێمە بە هیچ جۆرێک دانوستان ناکەین و تەنان لە ڕابردووشە دانستانی ڕاستە و خۆی هەمیشە ڕەت کردبووە و یاخود ئێمە ئاگربەز ناکەین بەر لەوەی کەوا زەمانەت وەرگین کامە ئاگربەسا بێ بەهۆی ئیتیفاق و بەهۆی کۆتایی هاتنی شەڕەکە بە یەکجاری ئەوانە بەڵام سەرنجام جمهوری ئیسلامی ئێران ناچار بۆ قوبڵ بکە بەڵام لە کولیەتی مۆزوعەکە کە سەیرەکەی حقیقەت ئەوەیە کە ئەمریکا و ئیسرائیل بە هیچ کام لە ئامانجەکانی خۆیان نەگەیشتن گەروی هورمز پێشەوەی شەڕ دەست پێ بکە خۆ هیچ کێشەیەکی نەبوو ئێران ئەسڵەن ئیدعایەکی لەسەرەوە نەبوو تەنانەت کە باج و خەراج لەوانە وەرگرێکە
نەوت لەم تەنگەیەوە ئەبەن بەرەو دنیا ئێستایتر تقریبان خەریکە بێ بە بڕیار گوایە ئەمڕۆ مەجلیسی ئێران قراری وایە بڕیارێک یا قانونێک یاسایەک لەسەر ئەمە دەرکاکە هیچ تەنکەرێک هیچ کەشتیەکی نەوتبەر لە تەنگەی هورمزەوە تێناپەڕێ ئەگەر پارە و باش نەیە بە جمهوری ئیسلامی ئێران و بەڵێ عمانیش بە بۆ حسابێک کە ئەویش لەو بەر تەنگەی هورمزەوەی ئەمە ئەسڵ ناوی نەبوو لە ڕابردووە ئێستا مەسەلەکە کەوتوتە ناوان و باسی ئەوە کرێکە ئەمە ممکنە بێ بە یەکێک لە ئەنجامەکانی ئەم شەڕە باسی چەکی ئەتۆمی جمهوری ئیسلامی ئێران بە درۆ یا بەڕاست و ئاخر جار بەر لەوەی ئەم شەڕە قەومێ وەزیر خارجەی عومان بوو سەعیدی ڕایگەیان کە ئێمە لەسەرەوە بڕاوینەتەوە کە جمهوری ئیسلامی ئێران ئیتر بۆمبی ئەتۆمی نابێ ئەم بەرنامە ئەتۆمیەکەی لەسەری بڕاوینەتەوە لەسەری ڕێکەوت ینی ئەمە لەو ڕۆژانەی کە گفتوگۆ بوو دیار بوو ئەنجامی گفتوگۆکان بوو ینی ئەم دوو مەسەلەی کە ئێستا ترام باسێکات و وەکو گایە وەکو دەستکەوتی ئەم شەڕە ئێڵێ هەردووچی بەر لە شەڕەکەش دەستکەوت بوو لە بەردەسا بوو سەرنجام ئەتوانێ ئەمریکا دەستکەوتەکانی خۆی بۆ بژمێرێکە خامنەی و مەجموعەیەک لە سەرکردەکانی یاخود 50 ئەوەنە کەسەی لە سەرکردە باڵاکانی جمهوری ئیسلامی ئێران لەبین بردووە بەڵام لە غیری ئەمە لە جگە لەمە لە ڕاستیە هیچ دەستکەوتێکی تر دیار نییە بەم معنایەش بن پێم وایە ئەم ئاگر بەسەر لەرزۆکە لەبەرەوەی ڕوونبوون و ئاشکرابوونی شکستی ئەمریکا یاخود نشستی ئەمریکا سەرنەکەوتنی ئەمریکا نەڵێن شکستیش ئەمریکا و ئیسرائیل لەم جەنگەیە هەم بۆ ناتانیا هۆ قابلی قوبولکردنە ناو ئیسرائیلە ئەنجامی زۆر خەتەرناشی ئەبێ بەڵام بۆ ئەمریکا ئەساسەن هەموو حیزبی جمهوری لە هەڵبژاردنەکانی مانگی نۆڤەمبەری ئەم ساڵە ممکنە هەموو مەجلیسەکان لە دەست بن و ئەمەش هەڕەشەی ئەوواکە کە ترامپ سەرنجام ئەم نوێنەرەی بۆ جوازی دڕندەی ئەمریکا کە ئێوێ ئاڵگۆڕ لە هاوسەنگی هێز لە ئاستی دنیای بکە ئەم نوێنەرەی ممکنە هەر بە ئەم بە بڕیارەکانی کۆنگرس و ئەوانە هەم لە دەسڵات بخرێ وەم ئەنجامەکەی چوونە سجن بێ چوونە زیندان بێ ئەم موقعێتەوە ئەم ئەنجامە بۆ ئەمریکا و ئیسرائیل بە بڕوای من سەختە قوبولکردنی لەلایەن ئەم دوو دەوڵەتەوە بۆیە من ئەم ئاگر بەسە نەک لەو لایەنەوە کە ئێران نەیەوێ لەو لایەوە کە ئەمریکا و ئیسرائیل لایەنەوێ و هەوڵە دەنتێکی بشکێنن زۆر بە لەرزۆی بینم و پێم وایە ئیمکانی ئەوەی کە شەڕ هەڵباتەوە جا بەم نزیکانە بێ هەر لەم چەند دوو هەفتەیە بێ کە دانراوە بوو بە ئەنجام گەیشتنی گفتوگۆکان یاخود چەند هەفتە دوای ئێستا بێت یاخود چەند مانگ دوای ئێستا بێ ممکنە ئەم جەنگە دووبارە هەڵبژێسێتەوە من پێما نکاتێکت باس کرد حتمما جێگای سەرنجن با منیش تەوزەحاتی لەو بابەتەوە باسکەم یەکەمەوەیە خودی جمهوری ئیسلامی ئەوەی دەوڵەتێکە کە بۆ خۆی بە معنای پایەکی ئەم شەڕەیە بەشێکی ئەم شەڕەیە و بەو معنایە ناتوانین بڵێن هەر یەک لایەنە ڕاستە ئەمریکا و ئیسرائیل شەڕەکەیان داسەپات بەڵێ بەو سابقەی 47 ساڵەی کە تۆ باست کرد بخۆی جزێک بووە لەم فەزای شەڕە بۆیە ئەم شەڕە شەڕی لە نەزەر ئێمەوە دەوڵەتایەکی تێرۆریستن کە دەرگیر بوون بەڵام یەکشت هەیە ئەوژەوەیە لە دوای 7 ئۆکتۆبرەوە دوای ئەو نەسڵ کوشتیانەی ڕوویدا دوای ئەو زەرەباتەی لە ئەوەی پێڵەن محوەری مقاومەت و جمهوری ئیسلامی لە ڕەئسیا بوو بە تۆری واقعی پێش حتا ئەم شەڕی چ ڕۆژە لە زێهنی من و تۆش و زۆر کەسی دیکە پێمان وا بوو موقعیەتی جمهوری ئیسلامی و محوەری مقاومەت لە کولی ڕۆژهەڵات زۆر کەستر بووە زۆر لاوااستر بووە جا جمهوری ئیسلامیش خۆی هەرو ئەحساسەی بوو بۆیەکانێ هاتبووە پای ئەوەی سازانێک بکە کە هەمەرەوە بەرنامەی هەستەیەکەی نمێنێ هەرەوەی تۆڵی بوو سەعیدی باسی کرد ینی هاتبووە پای سازان و پاشەکشەیەکی گەورەتر بۆیە شەڕی 12 ڕۆژەش و شەڕی ئەمجارش بە تۆری واقعی
ئەمریکا و ئیسرائیل احتیاجیان پێبوو و دایان سەپان پێیان وابوو بە وەشاندنی گورزی زۆر گەورە هەتا لەم بابەتەوە هەدەفی ئەمریکا و ئیسرائیل ئەینەن یەک نەبوو هەدەفی دەوڵەتی ترامپ بە تەسلیم لە وهلەی ئەوەڵا بە تەسلیم کێشانی جمهوری ئیسلامی بوو نا ئلزامان ڕژیم چێنج و بە تەواوەتی لە بین چێت لە سوورەتێکە لە قەدیمەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێ نەتانیاهو و دەوڵەتی ئیسرائیل منزوریان کولەن لابردنی سیستمی جمهوری ئیسلامی و حکوومەتی جمهوری ئیسلامی بوو دەر نەتیجە تەبعەن ئەگەر ئەو جۆرەی دەوڵەتی ترامپی ویست زەربەی قورسی یەک هەفتەیی دەڕۆژی لە جمهوری ئیسلامی بکەوتە ئەو جۆرەی ئەوان مەبەستی بوون چواتە پای تەسلیم بوون خودی تەسلیم بوون هەنگاوێکی گەورە بوو بۆ نەمانی جمهوری ئیسلامی بۆ یەکانە جمهوری ئیسلامیش شەڕەکەی هەڵبژارد ڕاوەستان و ئەوەی شەڕی بەسەردا سەپێ هەڵبژارد ناوەی ئاڵای سپی هەڵکە و تەسەوریان ئەوە بوو شەڕەکە بە قازانجیان زیاترشکێتەوە و تەسەورەکەشیان دروست بوو ئەلعان ئەو شەڕە زۆری خزمەت کردووە هەر بۆیە جمهوری ئیسلامی ئەتوانێت بڵێ جمهوری ئیسلامی زیاتر ئەتوانێت بەنسبەت ئەمریکا بەنسبەت ئیسرائیل زیاتر ئەتوانێت بڵێ سەرکەوتوو بوون چونکی ماوەتەوە چونکی بەقای عمری بە دەرەجەیە بلیتێکی بۆ درێژکردنەوەی عمری وەرگرت وەک تاکەی ئەوە گەڕێتەوە سەرەوەی کۆمەڵانی خەڵکی ئێران دوای چۆن دێنەوە مەیدان و چی لەگەڵەکەن دەنا لە نەتیجەی شەڕ معلوم بوو بۆیان سەرنگون ناکرێت و شەڕەکە بە قازانجیان زیاترشکەوە هەر ئێستا لەسەر مێزی مزاکرە ئەو مێزی مزاکرەی سبێنێ لە پاکستان ئەکرێ جمهوری ئیسلامی ئێستا بە اعتماد بە نەفسی زیاترەوە لەم مێزی مزاکرا بێ تا پێش شەڕەکە حتا بناردنی هەیئەتەکە ئەوانژە هەیئەتی هەردوو تەرەف هەیئەتی باڵاتریان ناردووە غێرەزەوە تا ئێستا خودی جمهوری ئیسلامی هەمیشە ترسی بوو لەوەی ڕوودەڕوو لەگەڵ هەیئەتی ئەمریکایی دانیشە ئەڵان وەگەوەی اعتماد بە نەفسێکی وەرگرتووێ مشکلێکی نییە لەگەڵەوەی بچێ ڕوودەڕوو لەگەڵ معاونی ڕێی جمهوری ئەمریکاش دابنیشن و تەرکیبی هەیئەتی ئێران لە بەشی تۆندڕەوی هەیەت حاکمەی جمهوری ئیسلامی نەڵان قالیباف زۆڵقەدر کەڵعان بۆتە بەرپرسی ئەمنیەتی ملیەکەیان لە تۆندڕەوترین کەسەکانی نێو هەیەت حاکمەی جمهوری ئیسلامی بووە دەرنەچە من قسەکەمەوەیە ئەم شەڕە ئەمریکا و ئیسرائیل ئەم جارە دایان سەپاندەوە و احتیاجیان پێی بوو بۆ ئەوەی پێم وابوو هەرەوەی جمهوری ئیسلامی بە تەسلیم کێشن ئێشتا بۆ ئەوەی لە دنیادا ئەمریکا نیشان بدا زلهێزی یەکەمە و هەموو کەسە بێ جۆڕایەڵی بێ یا ئیسرائیل ئیتر تەواو تەسپیتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هێزی یەکەمە و هەمووە بێت چاو لە دەستی ئەو بن احتیاجیان بە وشاندنی گورزی قورس لە جمهوری ئیسلامی بوو تا ئێستا و لەم شەڕی چ ڕۆژەیە بۆیان نەچوە پێشێ تازە موقعیتیان ضعیفتریش بووە بە نظرم موقعیتی ئەمریکا لەم معادلەدا و موقعیتی ئیسرائیلیش لەم معادلەدا ضعیفتر بووە ئەو تەرحی خاوەرمیانەی تازەی کە نەتانیاهو بە دوایە بووە ئەلان لەگەڵ گرێ و گۆڵی زیاتر ڕوبەڕوو بووە تۆ تەماشاکەی حتا حیزب الله بە دەرەجەی خۆی زیندوو کردوێتەوە نەتیجەی ئەم شەڕە ئەم چ ڕۆژە هین بووە دەنەچە منیش لەوەدا هەم کە جمهوری ئیسلامی گەر هەر سێلایەن ئێدعای سەرکەوتنەکەن جمهوری ئیسلامی تازاتوانێت دەنگی بەرزتر بێ بڵێ من سەرکەوتوتر بووم بەڵام ئەویش بووە ئەو سەرکەوتووە ئەسڵیە نییە چونکی ئێشتا لەو موقعیەتە نییە ئیتر بگا بە مصالحەیەک بکا بە سازشێک کە زۆرێک لە یان نیوەیەک حتا نیوەیەک لە خاست و ویستەکانی جمهوری ئیسلامی مەکتوب بکرێ بە قەرارداد لەو بابەتەوە ئەمەی لێ قبول ناکرێت بۆیە منیش پێم وایە بێ چونکی لە مەیدانی شەڕەکەدا لایەنێک نەیتوانی زۆر بەرجەستە قودرەتی خۆی لە مقابل تەرەفی مقابلیە دابسەپێنێ مەیدانی میزی مزاکرەکەش بێسوباتی تیابێ میزی مزاکرەکەش لەرزۆکە ئاتەش بەسەکەش لەرزۆکە با ئێمە مثالەکەی ئاوا بێنەوە وەختێ ئەرتەشی
ڕژیمی بەعس لە شەڕی کوێیتدا زەربەی خوارد و شکستی خواردنەدان 25 ڕۆژ بوو 1 مانگ بوو ئەوەندە معلوم بوو ئێعتلافی ژێر ڕەهبەری ئەمریکا و شوارتکۆفی جنایەتکاری ئەوە سەرکەوتنیان بەدەستێنا ئەوە بوو زۆر بە ئاسانی لە چادرێکە لە نزیک بەسرەت دانیشتن و ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەوەی پیان خۆش بوو بەسەر دەوڵەتی ئەو وەختەی عێراقیانە تەحمیل کرد دایان سەپاند و ئیتر بۆیە شەڕ بڕایەوە تا ساڵی 2003 ئێستا وانە منیش پێم وایە بەو دەلیلەی زۆر مەسائل یەکلا نەکراوەتەوە ناڕۆشنیەکان زۆرترن ئەڵان لەم معادلەی نظامی سیاسی ئێستا تا ڕۆشنیەکان هەر ئێستا مثلەن ئێران ئیدعای پلاتفۆرمی دەمادەیی خۆیەکە بۆ مێزی مزاکرە تەرەفی مقابلی هێشتاڵە نەخێر ئەوەمان ناوەتە کەنار 15 مادەیەکەی خۆمانمان هەیە ئێرانی ژەڵە نەخێر ئەوە قەرارداد نەبووە هەرەوەی ئەڵەن لوبنان قەرار بوو جزوی ئاگربەسەکە بێ و ئێستا ڕعادنەکە هەموو ئەمانە جزوی گرێوگۆڵەکان ناڕۆشنیەکانی ئەم فەزای نظامی سیاسی بینی ئەم سێلایەنەیە و تازە زۆر لایەنی دیکەش دەرنەچە کە دەرگیر بوون وڵاتانی کەندا و لەولاو لە پشتی سەحنەوە معلومە رووسیە چین ڕۆڵیان هەیە ڕۆڵیان بوو نەقشیان هەیە ئەمانە هەموو ئەو فاکتەرانە منیش پێم وایە هەم لەلایەک و ئاگربەسێکی فعلەن دوو حەوتویی پێویست کردووە هەم لەلایەکی دیکەوە احتمالی ئەوەی ئاگربەسەکە درێژە نەچێشە هەیە احتمالێکی شەیە درێژەش بچێشێ من بۆ خۆم پێم وایە احتمالی هەیە درێژە بچێشێ ئەمەیان زیاتر محتەمەلە ناڵم هەردوو احتمالەکە هەیە چونکی زۆر شت ئالۆزە بۆ احتمالی هەیە درێژە بچێشێ من پێم وا بێ ئەمریکا جارێکی دیکە بە ئاسانی واردی شەڕ نابێتەوە مادام تەکلیفی تەنگەی هورمز و نەوت و ئەوانە ڕۆشن نەکرابێتەوە مەگەرەوەی زمانێک ئەمریکا واردی ئەو شەڕە ئەبێتەوە بتوانێت ئێتلافێکی گەورەتری ناتۆیی وڵاتانی ئوروپایی ئەوانە بێنێتە پشتەر خۆی مەسەرەن بڵێ ئێمە چوونێتە 15 ڕۆژ مزاکرە 3 هەفتە مزاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی ئەو تەن بە هیچ شتێ نادا تەنگەی هورمزەکەش بە ئاسانی قەراردادی لەگەڵ نابەستێ کارێ بکە ئیجماعێکی جەهانی و ناتۆ بێنێتە پشتەری خۆی و ئەوە ئەوەختە قەزیەکە ئەبێتە شەڕێکی زۆر گەورەتر و حتا خەتەرناکتر ڕاستەکەی کاردانەوەی رووسیە چیە بێ کاردانەوەی چین چیە بێ چونکی ئەم شەڕە هەر لەم چ ڕۆژەدا لە ڕۆژی ئەوەڵۆ شەڕێکی یەکەم منتەقەیی بوو دووەمە زۆر زوو معلوم بوو فاکتۆرە جەهانەکان نەقشیان هەیە ئەوەی بحرانی ئەوەی بە بۆنەی بەستنی تەنگەی هورمزەوە قیمەتی نەوت ئاوا لە ئاستی جەهانە چوە سەر بحرانێکی اقتصادی تووشی سەرمایە لە جەهانیا کرد ئەوەی بەلحاظی سیاسیەوە ناتۆ وڵاتانی ئوروپا نایانوت بە ئەمریکا ئەمەش بە خۆی لەولاوە مشکلێکی گەورەتر بوو ئەوەی هەموو کەزەڵێ چین رووسیا نەقشیان هەیە لەوەی جمهوری ئیسلامی بەهێزکەن مقاومت بکە ئەمانە هەموو فاکتۆری جەهانی منتەقەیی بوون نەقشیان بوو جا بۆیە قەزێکە ئالۆزە لە عین حاڵا منیش باوەڕم وایە کە ئاگربەسەکە لەرزۆکە هەم احتمالی تەوابوونی هەیە هەم احتمالی درەژە کێشانیشی هەیە بابزانین سبەینە ئەوڵین دەوری مزاکرەیانە و چی بەدەستەوادا زۆر باشە هاوڕێ ڕەحمانبەر لەوەی کە بچینە سەر تەوەرەیەکی تر من پێم خۆشەوە بڵێم سپاسی و هاوڕێیان ناکەم کە کۆمنتیان نووسی و سڵاویان ناردووە هاوڕێ هەژیرنینە هاوڕێ ئاسۆفەقێ هاوڕێ ئاوات ڕەسووڵی ئاوات ڕەسوول هەروە هاوڕێ ئیبراهیم حەیدەری سپاسدانەکەین کۆمنتیان نووسی و سڵاویان هەیە و دەستیان خۆش بێ حتمما ئەم پرسیار و ئەم کۆمنتانێکە و بەڕێزانە ئەو هاوڕێیانە دایان ناوە لە کۆتایی بەرنامەکەی قسە و باسییان لەسەرەکەین بیرمان نەچێ هاوڕەحمان لەسەریان قسە بکەین و باسییانکە گەرچی پیشانمان لەسەر سایتەکە بەڵام داوایەشی ترم هەیە لەسەر جەم هاوڕێیانەوەی لەگەڵمان و بینەرن لە ڕێگەی خۆیانەوە ئەم لینکی ئەم بەرنمەیە بڵاو بکەنەوە تابینەرانکی زۆرترمان لەگەڵا بنوە باسەکە بە کۆمنت و بە قسە و باسی تر دەوڵەمەند بێ بەرحاڵ
بچینە سەرەوەی کە لەم دۆخەیە گەرچیەنێک پرسیارەکانی ئەو هاوڕیانەش هەر سەبارەت بەمەیە بەڵام خۆمان بڕیارمان نابوو کە قسەی لەسەرکەین دۆخی خەڵک چی لە دێ بەرحاڵ ئەگەر جمهوری ئیسلامی ئێران بەو جۆرەکە ئێمە باسیەکەین من یەکشت بڵێم یەک سەرنجبەم بەرلەوەکە بچمە سەرەوە من وا ئەزانم کە ئەگەری درێژە کێشانی ئەم ئاگربەسە لە ئەگەری هەڵوەشاندنەوە و زۆر پەلەش خێراش دەست پێکردنەوەی شەڕوانە زۆر زیاترە دەی لە کەشمەوەیە کە وا ئەزانم کە وەک باسیشم کرد ینی ئەمریکا بێ سەرنجام شتێکی هەبێ نیشانی بدا ینی جارێکی تروارد بوونەوە بۆ شەڕ بەنسبەت ترامپ و دەست پێکردن و درێژەدانی ئەو شتەیە کە کردوێتێ تا ئێستا ئەو شەکانێک کە هێناوێتی و ئەو بڵین هێزانی کە هێناوێتی کۆی کردوەوە لە ناوچەکەیە لای نەبردو نەیبردوەوە ئەمیان مەوجودن لە ناوچەکەیە هەن لەبەرەوە ئیمکانی سوود لێ وەرگرتنیان هەیە وا کۆتایی هێنان بەم شەڕە و بەو جۆرێکە ئێران ئیدیعایەکات و ئەوێت و هیچ دەستکەوتێک دەستگیری ئەمریکا و ئیسرائیل نەبێ لە ڕاستیا بۆ خودی ترامپ و بۆ هەموو دائیرەی حاکمی ئێستای ئەمریکا بە کۆماری خوازەکانەوە شکستێکی زۆر زۆر گەورەیە و لە جێگایەکە کە ناڕزایەکانی خەڵکی ئەمریکا مەوجدا ئەمڕۆ لە بەرامبەر ترامپ و لە بەرامبەر کۆماریەکان و لە بەرامبەر سیاسەتەکانی ئەم ئیدارە تازەی ترامپا دۆخێکی لەم بابەتە ممکن و ئەگەرێکی گەورە هەیە کە ئەم ناڕزاییانە لە ئەمریکا زۆر زیاتر لەوە فراوان ببێتەوە کە تا ئێستا بووە کە ئەمە بۆ تەواوی سەرمایه‌دارانی ئەمریکا هەڕەشەیەکی نەک تەنها بۆ ترامپ بەم ئەتیبارە من وازانم ئەو دڕندەیە کە ترامپ لە زمان و لە قسە و لە پڕیتۆریچە ڕەنگی داوەتەوە ئەو دڕندەیە واقعێتی هەیە و ئیمکانی تەبدیلبوون ئەم دڕندەیە بە واقعێتێک هەیە لا يزال هەڕەشەی ئەو مەرگەساتەی کە ترامپ بەڵێنی پێدا بۆی کابینەتە دی لە ئێران و لە ناوچەکەیە لا يزال ئەم سێبەرە بەسەر سەرمانە ئاسوڕێتەوە ئەم مۆتەکەی بەسەر سەرمانەوەیە و من پێم وایە زۆر ئەگەری ئەوە هەیە کە ئەمە بەم سەرنجامە بکە کە ئەو مەرگەساتە و ئەو تراژیدیا زۆر گەورەیە بقەومێ بەڵام بەرحاڵ ئەوەی کە بینرێت تا ئێستا تا ئەم لەحزەیە ئەوەیە کە ئەم ئێران بە قیاس لەگەڵ ئەو ئاهدافانەیە کە ئەمریکا و ئیسرائیل ڕایانگان بوو بەرحاڵ ئەو دەستی باڵای هەیە ینی ئەو بە جۆرێک لە جۆرەکان لە موقعەتیشی پۆزتیڤترایە ئەمە بەرامبەر بە خەڵک ئەبێ بەچی ئایا ئەمە بەڕاستی هەڕەشێکی زۆر گەورە نییە ئایا ئەمریکا ترامپ و ناتانیاهۆ خواستەیان ناخواستە بە جۆرێک یارمەتی جمهوری ئیسلامیان نەدا بۆی کەوا لەسەر دڕندەی خۆی بەردەوامتر و شێلگیرتر و زۆر بڵین ئاشکراتر کار بکە ببینین ئەدامەکان ناوەستیەوە تقریبا لەم چەند ڕۆژەی ڕابردووە نزیکە پێم وایە بە 14 یا 16 کەس ئەعدام کراوە تا ئێستا بەشیان لەوانن کە لە ناڕزایەکانی ڕابردووە ژیراونە هەواڵانەی کە من بیستومە نازانم ڕقەمەکە دەقیقیان نا بەڵام شتێکی لەم بابەتانەیە لەدە زیاترە بەرحاڵ ئەمە خەریکە ئەبێتە دیاردا ئەبێتە بینەکەی ممکنە ئایا جمهوری ئیسلامی لەم دۆخە گوایە لەبارە سوودوەر ناگرێ ئایا لە کۆکردنەوەی ئەو هەموو هێزەتەوان من ئەوە بڵێم بە زانیاری بڵێن دەستی یەکەمم لە کەسێکەوە دەستکەوت کە تازە لە تاران هاتۆتەوە حەشدی شعبی و جەماعەتی فاتمیون لە ناو شاری تارانە سەیتەرە دانێن و لە خەڵکە پرسن و ئازێتی خەڵکەکەنەوەوانە ئەنی بە جۆرێک ئەمانەی کە هاتوون تەنانەت ئەو کەسێکە بۆ منی جێڕایەوتی ئەم فاتمیون و حەشدی شعبیە زۆر دڕندەترن لە پاسدارەکان لە مامەڵەکردنیانە لەگەڵ خەڵکە لە عەزیەتدانی خەڵکە لە ناو تارانە و جمهوری ئیسلامی ئێران بەڕاستی ئەم هێزەی بۆ سەرکوتی خەڵک هێناوە بووی نهێناوە لەگەڵ ئەمریکا شەڕی پێ بکات و ئەوانە نەزەری ئەو وا بوو منیشە پێم وایە ئەم خۆکۆکردنەوەی جمهوری ئیسلامی ئایا فرسەتێک نابێ بۆی کە گورزێکی زۆر تند لە هەموو ئەم جوڵانەوە ناڕزاییانە بە هەموو ئەوەی کە لەمەوبەر اعترازی کردو ناڕزایی کردو ناڕزایی ڕێک خستووە ڕابەری جوڵانەوە کارگەری و جوڵانەوە ناڕزایەکانی سەرجادە و ناودازان کۆ و ناو شوێن کارەکان بووە
فرسەتێک بێنێ هەموو ئەمانە بخاتە زیندان لانیکەم ئەگەر نەگاتە ئەوەی کە لە ناویان بێت و قەتڵ و عابیان بکە. من وازانم کە ئەمەی کە هاتۆتە پێشەوە موقعێتی خەڵکی زۆر لە جاران زیاتر گۆڕیوە بە بارێکی خراپە و ئەم شەڕا کە ئەڵێن سەرکەوتوینەوەوانە وەختێگەی بینی توانە واقعەن هەستەکەستەکەی هەردوو لا ڕاستەکەن هەردوو لا لەو فاشیزمێکە یان نوویست بەرقەراری بکەن لە ئاستی دنیاە سەرکەوتن ئەمریکا و ترامپ و ناتانیاهۆ کە هیچەوە زۆر دەمێکە هەموو هەوسارێکی پچڕیوە بەڵام ناتانیاهۆ بە تویت لەسەر بە ئاشکرا و بەڕوونی لەبەر چاوی هەموو دنیاە قسە لەسەر لە ناوبردننی شارستانێتێکە یان ناوبردننی وڵاتێکەکە لە ڕاستیان ناوبردننی خەڵکیی 90 ملیۆنیەکە ئەمە پێما هیتلەریش ئاوای نەکردووە هیتلەریش ئاوا بەم ئاشکراییە لە هیچ جێگایەکان نەیوت من خەڵکی یاخود وڵاتی فەڕەنسا هەمووی لەبینەوە یا بەریتانیا هەمووی قەتڵ عامەکەم ئەمەی نەوت و ترامپ بە بەرچاوی دنیا و ئەم قسانەکە ئەمە بەڕاستی ئەگە کردەوەش نەبێ هەر وەکو ڕێتوریک بۆ خۆی بەزاندنی هەموو ئەو سنوورانەیە کە بۆ دڕندەی سەرمایهداری لە دنیادانرا بوو لەلایەکی ترەوە جمهوری ئیسلامیش کە ئیتر بە ئاشکرا فرسەتی دەستکەوتووە ئەوانە و تەنانەت هیچ پاشگەزیش نییە لەو کوشتارێک کە لە ڕۆژەکانی 8 جەنیوەریە لە بەرامبەر خەڵک کردیەوەوانەوە ئامادەشە دووبارەی کاتەوە هێزیشی هێناوەکو کردوێتەوە بۆ ئەوە ینی هەردوو لە بەرامبەر بە شەریەتی ئازادی خوازە ئەتوانن سەرکەوتن ڕاگەێنن ئەم جەنگە و ئەم بەرامبەرچێیە بەرامبەرشەی دوو هێزە لەگەڵ یەکترا کامیان سەرەکەون کەمتر کامیان ژێرەکەون کەمتر گرنگە لەوەی کە هەردووژان بەیەکەوە فاشیزم بەسەر بە شەریەتی ئازادی خوازی ئەم سەردەمەیە سەرەخن و ئەمە بەڕاستی پێم وایە بێ یەکەمین ئەو کەسانەی کە باجی ئەمە ئەدەن بۆ خەڵکە کارگەر و زەحمەت کێشە و ئەو جوڵان و ناڕزایەنن کە لە ناو ئێرانە بە نەبەزیەک و بەدلێریەکی بەرچاوە لە ماوەی 47 ساڵی ڕابردووە دیفاع و داکۆچیان لە خۆیان و لە مافەکانیان و لە ئازادەکانیان کرد ئەوان ئەمڕۆ لە دۆخێکی زۆر نالەبارتر لە 6 مانگ لە بۆ پێشە بەسەرەبن و من وازانم ئەمە هەڕەشەیەکی گەورە بۆ خەڵک دروستەکە من لەم بابەتەوە بڵێم بەداخەوە لەم شەڕەدا هەرو جۆرەی ئێمە پێشبینیمانە کردیانی ئێمەی کۆمۆنیستەکان ئێمەی کۆمۆنیست کارگەریەکان اتفاق من هەرستا دوای ئەم تەوابوونی ئەم بەرنمەیە کە بەیەکۆ هەمانە ئەبێ نووسراوەیەک مەدەستەوێ و تەواوی بکەم کە بڵێم نوانەکەوەیە 33 ساڵ لەوە پێش بزوتنەوەی ئێمە و ئێمە و لە زمانی یادی بەخێر مەنسوور حکومەتەوە باسی ئەوە کرا چ تەحریمی اقتصادی چ شەڕی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ جمهوری ئیسلامی عمری جمهوری ئیسلامی زیاد دەکا ئەساسەن لە دژی کۆمەڵانی خەڵکە بێ و لە دژی بزوتنەوەی ئەترازی خەڵکە بێ ئەمە ساڵی ئاگۆستی ساڵی 93 وتراوە و نووسراوە لە نووسراوەیەکی کورتی مەنسووری حکومەتدا یعنی لەو وەختەوە بزوتنەوەی ئێمە ئەم مەترسیەی دیوە و هەمیشە باسمان کردووە چونکی کێشەی بینی جمهوری ئیسلامی و ئەمریکا و ئیسرائیل هەر وەک تۆش لە بەشێترا ئیشارەت پێکرد عمری 47 ساڵەی هەیە و بە تایبەت لە ساڵی 93 و 94 و ئەوانەوە ئیتر باسی ئەم ئەتۆمی هاتە پێشێ و حەسارە اقتصادیەکان هاتنە پێشێ و ئەوەختە هەمیشە دایم خەتەری نظامی و دەخاڵەتی نظامی ئەمریکا ئیسرائیل هاتوۆتە پێشێ قبەت لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانە بە چەپ و ڕاستەوە کاردانەوەی زۆرا و زۆر لەسەری بووە خۆشبەختانە لە ماوەی 19 ساڵی پێشوە بەشێکی جددی لە چەپ و سۆسیالیستەکانی ئێران لە دژی ئەم شەڕە بوون و نەوعێک هەڵوەستیمان بووە بەڵام لە بیرمان نەچێ ئەوەی منەڵم 93 و 94 میلادی حتا بەشێک لە چەپ ئەو وەختە تەوەهمی بە تەحریمی اقتصادی و بە دەخاڵەتی نظامی ئەمریکا ئیسرائیل بوو ئەوە کەم بۆەوە بەشێکی لە بەر بەدیتنی تەجربەکانی دەخاڵەتی
ئەمریکا لە عێراق و ئەفغانستان و دواتر قەزیەی لیبی و ئەم سووریە و ئەوانش هاتە پێشێ بوون بە تەجروبە بەڵام اتفاقاً لە بیرمان نەچێت لە گۆشەیەکە جێگاو شوێنی ئۆپۆسیۆنی دەستەڕاستی ئێران بە سەڵتەنەت تەڵەبیەوە بە جمهوری خوازی پرۆغەربیەوە بە مجاهدی خەڵقیەوە بە ناسیۆنالیستەکانی کوردستانەوە بوو ئشارەی پێ بکەین بە لە بەحسەکە دوور نەکەمەوە یعنی وەخت منزورمەیە بڵێم بەڵێ ئەم هۆشدارە هەمیشە بوومانە شەڕی 12 ڕۆژە بە عەمەلی نیشانیدا هەم زەربەیە بۆ کۆمەڵگا زیاتر لەوەی گورز وەشاندن بێ لە جمهوری ئیسلامی حتمما گورزی لە جمهوری ئیسلامیش وەشاند شەڕی 12 ڕۆژەکەی 6 مانگلەوە پێش هەرە وەختمان بەڵام چەند بەرابەر گورز وەشاندن و خەسارەت بوو بۆ کۆمەڵگا و بە تایبەت بۆ بزوتنەوەی ئەترازیەکان بۆ ماوەی مانگونیوێ 2 مانگ ئەسەرێک لە بزوتنەوەی ئەترازی نەما تا جارێکی دیکە بزوتنەوەی ئەترازیەکانی چ کاریگەری چی هی مامۆستایان چی خانەنشینان چی کامیۆنداران چی خەڵکی مەحروم و بێبەش کا بە تایبەت لەبەر بێبەرقی و بێکارەبایی لە ساڵی ڕابردووە ژیانیان لێتاڵ ببوو ماوەیەکی ویست تا دووبارە خەباتی کاریگەری و خەباتی جەماوەری بێنەوە مەیدان کەەوە بوو کێشایە دەیمانگی 3 مانگ لەوە پێش یا 4 مانگ لەوە پێش 1404 ئێرانی دووبارە ئەترازاتی جەماوەری شکڵی گرتەوە دەمنەچە ئەو قسە زۆر ڕاستە ئەم شەڕی 4 ڕۆژە بە هەر پێوانەیەک تەمەشای بکەی زەرەرمەندی ئەوەڵ کۆمەڵانی خەڵک بۆ ئەو 90 ملیۆن دانیشتوانی خەڵکیێران زەرەرمەندی ئەوەڵ پێش جمهوری ئیسلامی پێش هەر لایەنێکە بە ئامانجەکانی نەگەیشت بێ بالاوە ئضافە بەوەی بەلحازی ژیانەوە بەلحازی ئیمکاناتی ڕۆژمەڕەی ژیانەوە بەلحازی ئەوەی سیستمی کۆمەلگا بە دەرەجەیە تێکچووە بە دەلیلەوەی ئاوارەگی زۆر خراپبوون و کاولکاری زۆری لێکەوتۆتەوە هەتا لە شوێنە تەولیدیەکان ئەوەی کە ئینسانی زۆر لە بین چوون ئینسانی غەیرە نظامی ئەوەی خەڵکانێکی زۆر بریندار و فەلەج و هەرستا لە گۆشەی بیمارستانەکان کەوتون تازە لەو کۆمەلگای ئێرانەی کە 250 بیمارستانی لە بین چووە لە جەریانی ئەم شەڕەدا ئەوە گۆشەیەکی چکۆلەیە لە خەسارەتەکانی کە وارد کراون بۆمبارانی پردەکان و شوێنە ئاسنی قەتارەکان کارێکی کردووە بازە شارێگەڵان بە ئاسانی ناتوانن سەفەر بۆ لای یەکتری بکەن ئەمانە وە سازدانەوەی ئەمانە ساڵانێکێوێ و ئیمکاناتێکێوێ بەڵام لە هەموو مهمترەوە تا لەو 4 ڕۆژە تۆ هیچ تروسکاییەک لە ئەترازی کۆمەڵانی خەڵک بەرابەر بە جمهوری ئیسلامی نبینی بەرعکس جمهوری ئیسلامی شەوانە دارودەستەی لایەنگری خۆی ئەڕژێنێتە سەر شەقامەکە بە تەرەفداری لە جمهوری ئیسلامی نەتەنیا شەوانە بە تایبەت کە ئاتەش بەسەکە ڕاگەیاندەوە ئەم ڕۆژانە تۆ تەمەشاکە هەرو خیابانەکانی تارێنی بە دەرەجەیە خاپورکرا و شارەکانی دیکە بوونەتە مەیدانی ڕمبازێنی لایەنگرانی جمهوری ئیسلامی حتا لەوانەیە بەشێکیشی خۆ بە لایەنگری جمهوری ئیسلامی نزانن بەڕاستی لەسەری ئەوەی لە دژی شەڕ بوون لە دژی دەخاڵەتی نظامی ئەمریکا و ئیسرائیل بوون بڵم جارێ بە جەحەنەم با بچین لە کناری ئەوانە بین کە بە قەولی ئەوان مەقاومەت دەکەن لە بەرابەر ئەمریکا و ئیسرائیلدا هەموو ئەمانە لێکەوتەی زەرەرمەندن بۆ سەر بزوتنەوەی ئەترازیەکان بزوتنەوەی کاریگەری و بزوتنەوەی جەماوەریەکان ئێمە واقعبینیەمان هەیە ئەمە گورزی قورس لە بزوتنەوەی کاریگەری بزوتنەوەی ئەترازیەکانی کە نمونە گەورەکانیمان لە دەیمانگی 96 و ئابانی 98 و خێزشی ژینا ئەمینی و هەموو ئەوانەیە بینی بۆ ئەوەی دووبارە ئەم بزوتنەوە کاریگەری و جەماوەریانە بێنە مەیدان بەڕاستی ماوەی ئەوێ زمانی ئەوێ چون گەشتا فەزاکار فەزای جەنگیە دروستە ئەگەر بەس ڕاگەیاندراوە فەزاکەش تا فەزای جەنگیە بە تایبەت جمهوری ئیسلامی زۆرترین کەڵک وەرەگرێ لەم فەزای شەڕ و جەنگەی کە بەوجود هاتووە وە لە لێکەوتە وە لە کارەساتەکانی دەورانێکی زۆر بەنێوی باسسازی وڵات ئێمە دوای شەڕی ئێران و عێراق ئەوەمان تەجروبە کردووە باسسازی وڵات
عاقبەت شرایطی ناهەمواری کار و هەقدەست و بێ ئیمکاناتی بە ملیۆنها کرێکاری ئەو کۆمەلگایەدا سپێنێ بێ ئیمکاناتی بە هەموو کارمەند و مامۆستا و خانە نشینی و کۆمەلگاداڵێ ئدعای چیەکەن ئێمە شەرمان توش بووە وڵات وێران بووە ئێوە بێجارەکانێ هیچ تەوەقع ئینتزارێکە غێرەوە قسەی تۆ زۆر ڕاستە بەڵێ سەرکوتگەریەکان هەر ئەم ماوەیە ماشێنی شەڕی لەگەڵ کۆمەلگا خۆ هەر بەڕێوە بووە جمهوری ئیسلامی سەرکوتگەریەکان درێژەی هەیە گرتنەکان و بازداشتەکان درێژەی هەیە مەوجی ئەعدامەکان هەرم ڕۆژانە درێژەی هەیە و زیاتریشی ئەکات زۆرترین ئیستفادەی لێکە بۆ داسەپاندنی ئستبدادێکی ڕەشتر لە جاران هەموو ئەمانە هەروەک پێشە ئەوترا و ئەڵانە بێ دووپاتی بکەینەوە زەرمەندیەکانی ئەم شەڕە ماڵوێرانکەرە بووە بۆ کۆمەڵانی خەڵک بۆ بزوتنەوە ئەترازیەکان بەڵام نەهایەتەن نەکەر ئومێدەوار بین من پێم بێت جمهوری ئیسلامی هەرچەند مانگێکیش حتا بە ساڵیش بگە ئەم شەرایطە داسەپانێ بەسەر خەڵکە بەڵام جمهوری ئیسلامیە کە ئابوووریەکەی هەم لە پێشووترەوە تێگڕماو بوو ئەڵان تێکشکاویشە بەلحازی مەعیشەت بەلحازی اقتصادی بەلحازی سیاسی بەلحازی فەرهەنگی ناتوانێت جوابی خواستەکانی کۆمەڵانی بەرینی خەڵک 90 ملیۆن ئینسان لەو کۆمەلگایە بداتەوە پێی خۆش بەیان پێی ناخۆش بێت دووبارە لەگەڵ ڕەوتی ئەترازی ڕوبەڕوە بێتەوە لەگەڵ مبارزات ڕوبەرو ئەبێتەوە و جارێکی دیکە بەنظرم ئەو چشمەندازە هەیە مبارزات و ئەترازات بێتەوە مەدان و ئەو وەختای تر ئەرکی سەرشانی ڕابەران و پێشڕەوانی کاریگەری و جەماوەری و ئێمە چەپ و کۆمۆنیستەکانە چۆن وشیارانەتر چۆ سازمان دراوتر کەند و کۆچپەکان لەسەر ڕێگا لابەرین و ڕێکخراوی بکەین بەڵێ من پێم وابێ مشکلات زۆرتر بووە گرێوگوڵ زۆرتر بووە کارەسات زۆرتر بووە بەرابەر بە ژیانی کۆمەلگا بەرابەر بە خەبات و مبارزە لەو کۆمەلگایەدا و هەر لێرەوە یابێ جاری کە دیکە بڵێ ڕووبکەیە ئەو هێزە دەستە ڕاستیانەی ئۆپۆسیۆن کە پێیان وابوو لێ شەڕ نەجاتی کۆمەلگا دێنێ و خەڵکیش نەجاتدا لەژێر چەپۆکەی جمهوری ئیسلامی بڵێ سیاسەتتان ڕەوشتان تاکتیکتان وەک لە پێشاوتمان ئێستاش نیشانیدا دروست وەک سیاسەتەکانی ترامپ دروست وەک سیاسەتەکانی نتانیاهو دژە خەڵکی بوو دژی جەماوەر بوو دژی ژیان بوو دژی بنەماکانی ژیانی نۆرماڵی کۆمەلگا بوو و دشی خەباتی جەماوەری منیش پێم وابێ بۆ معنە ئەم شەڕە زۆر یارمەتی دەری جمهوری ئیسلامی بوو وایە ئامریکا ئیسرائیل بەم شەڕیان یارمەتی دەربوون ڕاستەکەیەوە کەمێکیش تووری چێشە با بڵم ئامەش پێ زیاد کەم ئەوە شتێک نییە نەیانزانایە بە نەزەرم بۆیە شەڕیان هێنا دەقیقەن ئۆتاق فکرەکانی کۆشکی سپیانەوە بگرە تا ئۆتاق فکرەکانی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل تا هینی ئۆپۆسیۆنی دەستەڕاستی نەوعی سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پایلەوی و ناسیۆنالیستی کورد و شورای مدیریەتی گوزارەکەشیان دەقیقەن بە دیتنی ئەو ئاخێزە جەماوەریانەی ساڵانی پێشوو و هەر ئەم ساڵ لە دەیمانی ئەم ساڵ 1404 من چەندین جاری دیکەمەوە وتووە بۆیە لێرەش تێکراریەکەمەوە لە حوتی دەی 1404 اعتصابی بازار دەستی پێکرد چەند ساعتی نەخواست ئەو اعتصابە گۆڕدرا بە تەزاوراتی گەورەی بەشەکانی جۆرا و جۆری کۆمەلگا کە هاتنە خیابانەکانی تاران و پەرەی سند بۆ شارەکانی دیکە لە حوتی دەیەوە تا 15 دەی چاردە یا 15 دەی مانگ نزیک هەفتەیە زیاتر تاریخەکەی بە این بڵێ هاوڕە ڕەحمان 28 بوو ئەتوانم بڵم ئاخرەکانی دەسامبر بوو 28 دەسامبری 2025 ئەوەی من منزورمە بماوەی هەفتەیە تا 5 و 6 و ئەوانەی ژانویەی 2026 ئەوەی کە لە 8 کارەساتباری ژانویە نزیکە بینەوە بێتە 19 دەیمانگی 1404 منزورمەیە بڵم هەفتەیە دەڕۆژ خەباتی جەماوەر خەباتی خیابان بە تەزاهورات
بە اعتصابات بە جوڵەی کاریگەری ئەهات پەرێسەند بە هێز بێ دییان خەریکە لە دڵی کۆمەلگاکەدا بزوتنەوەیەکی گەورە بە شعاری زۆر ڕۆشنی مەرگ بەر خامنەی و مەرگ بەر جمهوری ئیسلامی هاتبوو نەمەدان بەهێزترە بوو لەپەر ترامپی فاشیست بێ هیچ تەوجیهێک بێ هیچ دەلیلەکەت فەراخان بە خەڵکی ئێران وەرنە مەیدان هاتوونەتە مەیدان بڕۆن شوێنە دەوڵەتیەکان بگرن بڕۆن شوێنەکان ڕابگرن خۆتان کۆنتترۆلی بکەن من کۆمەکتان بۆ نێرم ئەوی ترامپی فاشیست ئەمەش بوو بە فرسەتێک بەدەست ئەمساڵی ڕەزا پەهلەوی بەقەد ئەو دژە ئینسان و جریانەتی ناسیۆنالیزمی ئێرانی ناسیۆنالیزمی کورد ئەوانەی ئومێدیان بە دەخاڵەتی ئەمریکا بوو یاڵڵا بوونە خدمەتکاری ترامپ و باوەشێنی ئەو بانگەوازەیان کرد و بە تایبەت ڕەزا پەهلەویەوە بوو بانگەوازی ئەوەی کرد بۆ ڕۆژی 8 ژانەویە یا 19 دەیمان وەرنە خیابان شوێنە دەوڵەتیەکان بگرن ئەوە کۆمەکی پرێزیدنت بەڕێوەیە ئەوە بوو بە تەبعەن بەشێک خۆشباوەڕ تلڤیزیۆنێکی ضد ئینسانی وەکو ئەنتەرنەشناڵیشیان بەدەستەوە بوو پەیامەکەیانەگاندا ڕسانەکانی دیکەش BBC و غێرش پەیامەکەشیانەگەن بەشێک لەوانەیە لەسەری خۆش باوەڕیەوە مێدی زود باوەڕ هاتنە خیابان جمهوری ئیسلامیش کەمینی کرد ئەمەی کرد بە فرسەتێک ئەو گەورەترین قەتڵە ئامە چەند هەزار نەفەریەی سازماندا یعنی ئەمتوانم بڵێم ئەمانە بە تایبەت ئەمریکا ئیسرائیل ڕەزاپەلیۆنە دەست لە ناو دەستی یەک ئەو پرۆسەیان معماری کرد تا خەباتی جەماوەری لە خیابان بکەوێتە پەراوێزەوە شکستی پێتەحمیل بکەن بۆ ئەوەی بە ئومێد بە نەجات دەهەندە کە ئەمریکا ئیسرائیلە و کۆمەکیانەکە خودی ترامپ مەگە نەیوت ئەگەر خەڵک کوژن من لە ئێوە کوژم دەرنەتیجە ئەمەیان ینی پرۆسەکەیان معماری کرد بۆەوەی خەباتی جەماوەری ئەوەی پێ بڕواتە کەنار بکەوێتە پەراوێز فەزا بێ بە فەزای ئەوەی جا ئەمریکا بێ دەخاڵەتی نظامی بکە و ئیسرائیل بێ دەخاڵەتی نظامی بکە ئەوە کردیانی تر ئەوە دەخاڵەتی نظامیەکەیان و ئەو کۆمەلگایان چەندە بەرەو دواوە بر وە چۆن زەربەی قرس ئەساسەن لە ژیانی کۆمەلگا و لە خەباتی جەماوەر کەوت ئەمە مقایسەیەکی سادەی بکەم ساڵی 57 یا 78 ئەوەختاتوانڵم 78 شۆڕشی ئەو 57 هەموو کەسێک کە ئەو وەختە لە دڵی ئەو خەبات و جەماوەریا بین ئەزانین تا 5-6 مانگی ئەوەڵی ئەو خەباتە گەورانە نەخ قسەیە لە ئیسلامیەکان بوو نە قسەیە لە خومینی بوو نە نێوی بیسرا بوو بەڵام وەختێ هێزە ئەمپریالیستیەکان هێزە بورژواییەکانی وەکو جبهەی ملی و ئەوانش زانیان بابە خەباتی جەماوەری کۆمەلگای ئێران چەپگەرانەیە ڕادیکاڵە ئەڕواز ڕژیمی سەڵتەنەت لا بەرێ و شتێکی و دەسەڵاتێکی واقعان ئازادی خوازانە و بەرابەری خوازانە بێت مەدان ئەو بوو کۆنفرانسی گوادۆلۆپیان بست ئەو بوو خومینیان لە نەجەفەوە هەڵگرت بردیانە پاریس ڕاهبەریان بۆ دروست کرد و پرۆسەیەکیان معماری کرد خەباتی هەخوازانە بچێتە کەنار و هێزی کۆنەپەرستی ئیسلامی تبدیل بێ بە ئالتەرناتیڤ و خومینی بێ بە ئالتەرناتیڤ و دایسپێن ئەم جاریش هەموو ئەمانە لە خدمەتەوە بوو گویا دووبارە سەڵتەنەت لە ئێرانە زیندوو بکەنەوە بەشێک هاوڕە ڕەحمانەیەشێک لەوانە کە بیانی لەو لێکدانەوانەی کە هەیە ئەم نەخشەی ئەمریکاوە تەدەخولی ئەمریکا بە زمانی ترامپ و یاخودتەنانەت نەتەنیاهۆش کەەوە بە ئێمەوە مۆسادمان ناردووە و بەشداریەکەن لە ئەم ناڕەزانەی خەڵکا و هەوڵەدەم پشتیوانی لە ناڕزایەکانی خەڵکە نەمانیان بە ئاشکراوت تەوان ئەمانە بەشێک بۆ ئەوە بوو کە کوشتاری ئەو 8 مانگی یەک ئەنجام بدرێ و ئەمە ببێتە بیانوویەک و ببێتە دەستچیلەیەک بۆی کەوا ئەم شەڕە بەرپا بکەن چونکە بڕیاری شەڕەکە دەمێک بودرا بوو بە تایبەت نەتەنیاهۆ دەمێک بوو هەوڵی بۆدا بۆەوەی کەوا ترامپ قانع بکە کوشتارێکی لەم بابەتە کە جمهوری ئیسلامی ئێران ئەنجامی داوە اینجا کەمێکیش گەورەکردنی و زلکردنی و مەسەلەن زۆر قسەکردن لەسەری و زەقکردنەوەی ئەگەر چی مەسەلەن لەلایەن جوڵانە و ئازادی خوازەکانی دنیا بەڕاستی زۆر ئاوڕێکی جدی لێ نەدرایەوە بەڵام
بەشێک بەکارهێنرا لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بۆ پاساودانی ئەم شەڕەکە لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێرانە کەنەوە تا ئێستش وەختی قسە لەسەر قوربانیەکانی ئەم جەنگاکرێ لەم لاولا دەنگ بەرزەبێتەوە جایەوە نەی جمهوری ئیسلامی ئێران خۆی ئەوە 1000 کەسەی کوشتووە ئەوە لەم شەڕەیە کە ئەمریکا و ئیسرائیل کردویانەوە 40 ڕۆژە شەڕیان کردووەوانە 2000 کەس کوشتاوە جمهوری ئیسلامی ئێران 10,000 کەسی کوشتووە ئەنی بە جۆرێک تەبریرکردنی ئەم پەلامارە بۆ سەر ئێران کە ئەگەر کوشتاریشی لێکەوێتەوە سەرنجامێن ببانێ نەمانێ و ئێمەش نەبین جمهوری ئیسلامی ئێران خۆی هەر خەڵکە کوژێ جا ئەگەر کوشتارێکیش لە ناوم جەنگاکرێت و خەڵک قوربانێکی لەکەوێ ئەوانە بەرحاڵە توانرێت بەم جۆرە تەبریر بدرێ من باسی لایەنە ڕاستڕەوەکانت کرد کە چۆنی بانگەشە بۆ شەڕەکەنەوەوانە من دوو هەڵوێست دەبینم لە ناو چەپیشا بەڕاستی پێم خۆشە لەم بەرنمەیە ماوەیەکە لەم بابەتانەوە قسەمان نەکردو سەبارەت بە هەردووچی قسە بکەم هێژیانەوەیە کە ئەگەر چی جەنگەکە بە تەئید ناکات و لایەنی ناگرێ بەڵام لە هەمان کاتە محکومیشی ناکە ئەو پێشی وایم جەنگا توانەیە خودی ئەم جەنگ ڕۆژەکانی جەنگ ئەو کاتانی کە بۆمب ئەبارێت و ئەوانە توانێت بوێ بە سەکۆیەک بۆ بەرپاکردنی جوڵانەوەی شۆڕش جێرانە و گوایە شۆڕش هەنگاوێک ئەچێتە پێشەوە لە ڕێگەی ئەم تێکشکانەوە کە جمهوری ئیسلامی ئێران لەم شەڕەیە تێگەشتیەوە زەئی بە بێ لاوازە بێ فرسە دەکرێتەوەیکەوە جەماوەر بڕژێنە سەر جادیانی بە جۆرێک بە زمانێکی زۆر ئاشکرا نایڵێن بەڵام ئیتر من شەڕێکە گەر ببێ بەهۆی شۆڕش بۆ چێبێت لە دژی بوەستم ینی پرسیارەکە ئاوایە من ئەگەر بزانم شەڕێک ئەبێتە هۆی ئەوەی کە شۆڕشێک هەڵبژیرسێ کە ئازادی و بەرابەری بێنێ دەیتر ئەو شەڕا بۆ بێ من لە دژی بوەستم و مەحکومی کەموانە فعلن مەحکومیش ناکرێمە هەڵوێستێکە بەشێک لە ناو چەپی ئێرانە هەیەە و بەشێکی تریش ئاوا مۆزوعەکە بینێ زۆر تاگلایەنە ئەم شەڕە تەنها بە شەڕی ئەمریکا و ئیسرائیلە بینە لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێرانە و بە شەڕی دوو هێزی فاشستی نابینێ لە بەرامبەر بەشەریەتی ئازادی خوازە و سەرنجام ئەڵێ شکستی ئەمریکا و ئیسرائیل دەستکەوتە بۆ بەشەریەت دەستکەوتە بۆ ینی وەگەوەی کە سەرکەوتنی جمهوری ئیسلامیش دەستکەوتێ بۆ بەشەریەت وەکەوەی کە شکست نەهێنانی جمهوری ئیسلامی لەم شەڕەیەوە ئەوی کە پێوترێ مقاومەت و بەرەی مقاومەت و ئەمانە بەشێکە لەو جوم و جۆڵانەی کە لە دنیاە ئەکرێ بۆ بەدیهێنانی ئازادی و یەکسانی وە بۆ بەرژەوەندیەکانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش لە دنیا بچێتە پێشەوە کە من وازانم هەردوو هەڵوێستەکە ڕاستی هەڵوێستی زۆر نادروست و زۆر بێبنەمان لە ڕووی ئامانجەکان و لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی چینی کارگەر و زەحمەتکێشەوە لە یەکەم هەڵوێستیان بەرحاڵ من لە کەسانێکە لە ناو ئێرانە بن تێگەم یانی مەبەستم چییەوە نییە بڵێم پێم دروستە یاخود پێم ڕەوایە ئەوانە بەڵام حاڵیە بم لەوەی کە خەڵکانێکە لە ناو ئێرانان چوە بۆ خۆشمان لە ناو عێراقا لە هەمان دۆخە تەقریبەن ژیاین و کاتانی کە شەڕی 91 بوو فڕۆکەکانی ئەمریکا هاتوو بۆ مەبارانی شارەکانی عێراقی کە لە ناویا کوردستان ئەو دەم بە زمان لە ڕاستیە زۆر دژایەتیمانە کرد و بە عەقڵ و بە ئیدراکوانەمان زانیم شەڕەشەڕێکی کۆنە پەرستانیە بەڵام لە هەمیشە و دایم لە جێگایەکە فکر لە لای ئەوەیە سەرنجام ئەو هێزە دڕندەی کە چیمیا بارانی کرد و ئەنفالی کرد و لە تاو هێزە ناتوانم بچمە دەرەوە ئەساسا ناتوانم شەو لە ماڵی خۆم بە ئیستراحەت بخەوم و هەمیشە و دایم من مۆتەکابیرم لە خۆما لە ترسیەوەی بە دەستگیر بکرێم و ڕەمی بکرێم و ئەدام بکرێم بە جۆرە لە جۆرەکان تێگەم لەوەی خەسێک لە دۆخێکی لەم بابەتانەیە بێ ممکنە زۆر دژی ئەم فڕۆکانە نەبێکە دێنە سەر شارەکەی و بۆم بابارانێکەوەوانە یعنی ناڵێم دروستە بەڵام لێتی ئەگەم لەم ئەحساسە لەم هەستە نەک لەم ئیدراکە لە موعە لەم ئەحساسە لەم شعورە و لەم هەستە بەڵام خەڵکانێکی چەپ و کۆمونیست لە دەرەوەی ئێرانە لە ئەوروپا و لە غەربا دانیشتون و لە دۆخێکی زۆر زۆر ئاسوودە و هێمنە خەریکن ژیانی ڕۆژانی خۆیانەکەنەوەوانە بەڵام پێیان وایە کە خەڵکێکیش لە ئێرانە بێتە قوربانی ئەم شەڕە بەڵام سەرنجام جمهوری ئیسلامی ئێرانە ڕوخێ من هەر تەنها کێشەی هین نابینم کێشەی فکری و سیاسی نابینم لەری کێشەیەکی مۆراڵیە بینم بەڕاستی
لەوەی کە ئینسان چۆن نەتوانێت تا ئەم ئاستە و تا ئەم ڕادەیە لەم بابەتەوە ئەم پێوانانە بەکاربێنێ کە شەڕ بۆی وەسیلەیەک بێ بۆ بەدیهێنانی ئازادی و وەسیلەیەک بێ بۆ سەرکەوتن بەسەر دوژمنەکان لە حاڵێکان زانین ئەم شەڕە ممکنە تەواوی ئەم کۆمەڵگایە لە بینە باوی بینیمان لە عێراقا مشین بۆ لە ئێرانی شابێ ئمە لە عێراقا نەپردما نەکارەباما نەدام و دەستگای ئاوماوە تەنانەت هەنێک لە بەنداوەکانیش لەژێر هەڕەشەیە بوون دۆخی عێراق تقریبەن ئەو وەختەیان عێراقمان جێڕایەوە بۆ چاخی بەردین چاخە بەردینەکان ئێسام جارەکە ترامپ وایە وتوانە کەسێک نەیزانێمە یەکەم جارە ئەمریکا قسەی واکە لە حاڵێکا و دەبخوانیانوت بە زمانی خوانە عێراقمان جێڕایەوە بۆ چاخە بەردینەکانیان ئێمە یەکەم جار نییە لە زمانی ترامپەوە ئەمە ببێ بەڵام مەبەستمەوەیە ئەو دۆخە لە عێراقا بەدی هات و ئەمە ممکنە لە ئێرانی شابەدی بێ لە حاڵێکە ئێمە ئەمە ئەزمونی عێراقیشمان لە بەرچاوە چۆنیەکە کەسێک لە ئەوروپا دانیشتووە و لە دۆخێکی زۆر ئاسوودەیە ئەم ئایندەیە بە ئاواتە خوازێ بۆ کۆمەڵگاکەی کە پێی وایە ئەبێ ڕزگاریکە کە من پێم وایە بە ئەمە کێشەی ئەخلاقی و مۆراڵی زۆر گەورەی هەیە ئەوی تریشیان بە بڕای من بە جۆرێک کەوتنە داوی هەڵبێزگیریەکی تاگلایانەیە بەرامبەر بە ئیمپریالیزم وەک ئەوەی کە مەسەلەن جمهوری ئیسلامی ئێران بەشێک نەبێت لە بۆ ژوای ئیمپریالیستی دنیا جمهوری ئیسلامی ئێران لە لوبنانە لە عێراقا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بە واقعی هێزێکی خۆسەپێن هێزێکی ئیمپریالیستی هێزێکی تیرۆریستی کەم کۆمەلگانی تێکداوە یعنی ئەوەی کە ئێستا لە عێراقا لە ڕاستیە باسەکەن کە شەڕی عێراق و ئەوانە شەڕی ئەمریکا لە بەرامبەر عێراقا کۆمەڵگەی عێراقی وێران کرد بەڵام بەشێک لەو هێزەی کە هەموو ڕۆژێ خەریکان کۆمەڵگایە دا ئەوەشێنێ جمهوری ئیسلامی ئێرانە یعنی ئەم هێزە هێزێکی ئیمپریالیستیە بۆ ئەمە لە دەرەوەی بۆ ژوای ئیمپریالیستی جیهانیە ئێمە لە ساڵەکانی هەفتاونە و هەشتاکانە وەختێکە ئەفسانەی بۆ ژوازی نیشتیمانیمانە نووسی گویان مەنسوور حکمت نووسی بووی ئێمەمان خوێندەوە ئەو کاتامانسانی کە بۆ ژوازی ئێران بەشێکە لە بۆ ژوازی ئیمپریالیستی ئێستا بۆ وای لێ هاتۆکە جمهوری ئیسلامی ئێران بۆ بە جمهوریەتێکی دژی ئیمپریالیستی و ئەگەر ئیسرائیل و ئەمریکا پەلامارەکەیان تێک ئەشتی ئەمە تێکشکانی ئیمپریالیزمە ئەگەر سەرەکەونەمە سەرکەوتنی ئیمپریالیزمە ئەگەر تێکشکان ئەمە ئەگەر جمهوری ئیسلامی ئێرانیش سەرکەوتەوە بە جۆرێک ئیمپریالیزم تێکشکاوە یاخود بەشەریەت قازانجی کردووە کە بە بڕای منم دوو هەڵێستا هەردووشان سەقەتی زۆر گەورەیان هەیە من بەبەنە ئیکتیفاکەم هاوڕێ ڕەحمان قسەی تر ناکەم لەم بابەتەوە باقی قسە بۆ تۆ بەجێڵم بۆی فراش بکەوین کە ئەو کۆمنتانەی هاوڕێیان نووسیوانە قسەیشان لەبارەوە بکەین فەرموو ببوورە میکەکەم بەسرا بوو ئەم دوو ڕەوتە بە نێوی چەپەوە وجودیان هەیە و سیاسەتی هەردوو لاشیان هەڵوێستی هەردوو لاشیان زۆر زۆر سەقەتە تۆ بەشێک باست کرد مژ لە درێژەیە حتمما تاکیداتێکم بەڵام پێش ئەوان چونکە ڕەنگە بەشی ئاخری بەرنامەکەمان بێ ئەوەی مزرتر بوو لە جەریانێم شەڕە سیاست و هەڵوێست و کارکردی ئۆپۆسیۆنی زۆر دەستەڕاستی ئێران بوون کە سەڵتەنەت تەڵەبەکان بوو مەشروتە خوازەکان بوون بەشێک جمهوری خوازی پرۆغەربی بوون کە ماوەی 2 هەفتە لەوە پێش لە شتەیەک بە نێوی کۆنگرەی ئازادی لە لەندەن کۆبوونەوە بەشێکیان هەمویان ناسیۆنالیستەکان و فدرالیستەکانی کوردن با جارێک لە پێشە ئەمانە سیاسەتیان دژە خەڵکی تر دژە ئینسانی تر بوون هەم وەکو هەڵوێست هەم وەکو تەسیرگوزاریشیان ئەڵان پێمان خۆش وایە یا پێمان ناخۆش وایە لە دەیمانی هەر 4 مانگ لەوە پێش عاقبەت بانگەوازی کەسێکی دەستەڕاستی وەکو ڕەزا پەهلەوی کاردانەوەیکی زیاتری لە نێو خۆ و لە دەرەوە بوو و هەر بەو نسبەتەش فرسەتێکی دا بە جمهوری ئیسلامی قەتر و ئامی زیاتر بکە مەنزورمەوەیە بڵێم هەڵوێست و سیاسەتی ئۆپۆسیۆنی دەستەڕاستی کە لە ساڵانێکی دوورەوە بانگەشە بۆ دەخاڵەتی نظامی تەئیدی حسارەی اقتصادیەکانی ئەمریکاوانەکەن ئەوانە زۆر زەربەی زیاتری لە کۆمەڵانی خەڵک و لە خەباتی کۆمەڵانی خەڵکداوە و
دژی ئینسانی تر بووە ئەومان لەبیر نەچێتەوە ئەوە ببێ بە دەرسێک ببێ بە تەجروبەیەک بۆ بینەر و بیسەری ئێمە و بۆ هەر ئینسانێکی کرێکار زەحمەتکێش ئازادی خواست حەقخواست لەو کۆمەڵگایەدا لە ماوەدا بۆی دەرکەوتبێکە سیاسەتی ئەم ئوپۆزیسیۆنی دەستەڕاستی و خۆ هەڵواسین بە ئەمریکا و ئیسرائیلەوە واقعاً تەواو ڕسوا بکرێ بخرێتە پەراوێزەوە کەنار بنرێت تۆ تەمەشاکە مەسەلەن بەرنامەکەی ئێمە کە ڕام بە کوردی ئێمە قساکەین 6 جەریانی ناسیۆنالیستی کورد تا ڕادەی ئەوەی ببن بە هاوپەیمانی نظامی ئەرتەشی نەسڵکوشی ئیسرائیل و ئەمریکا چوونە پێشێ والعان بووە تا ئەو حەدە ڕۆشتن و چەندە لەتمەیدا لە ڕوخساری خەباتی ئاعترازی کۆمەڵگای ئێران لە ئاستی دنیا و ئێستا کە ئەمریکا چۆتە پای ئاتەش بەس ئەوە ئەوڵین شتێکە بووە بە زەخت حتا لەسەر دەوڵەتی ئیقلیمی کوردستان جمهوری ئیسلامی ئەڵێ ئەبێ ئەمانەی هەموو بارگا و هەموو شتێکیان کۆ بکرێتەوە و خۆشیان لە پێشە تیا زەرەرمەند بوون یا لەولاوە جەریانێکی ڕاست و گروە فاشیستیەکانی سەر بە ئەو وەکو سەڵتەنەت تەڵەبان تەواو بەرحاڵ دۆڕاو و شکست خواردووی ئەم ماجران اتفاقاً لەم بابەتەوە ئۆپۆزیسیۆنی دەستەڕاستی ئێران یەکێ لە شکست خواردووترین ترێندەکانی ئەم ماجرایان ئەوە بە بزارڕێ و هیوادارم سیاسەتیان زیاتر و زیاتر بکەوێتە پەراوێزی ڕووداوە سیاسەکانی کۆمەلگای ئێران بێمەوە سەر ئەو دوو ڕەوتەی کە بە نێوی چەپ باز دەکەن ڕاستەکەی ئەو چەپی بمعنایەک پرۆجەنگی ئەمریکا پرۆجەنگی ئیسرائیل لەنێو لانێکەم ئەوەی من لە دەرەوە لە سەتی نێونەتەوەی و لە خارجە کشوەر ئەیبینم بەشێکی زۆر لە چەپ و سۆسیالیستەکانی ئێران دژی ئەو شەڕە بوون ئەوانەی وا ئێمە لە شوڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەری شوڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان حتا چەند ڕێکخراو و سازمانی دیکەش بەنێوی چەپ سۆسیالیست لە دەرەوە ئەو شوڕایانەش لە دژی ئەو شەڕە بوون یعنی بەشی زۆری چەپ لە دژی ئەو شەڕە بوو هەر کەس بە بەیان و بە تەسویری خۆی ئەوە مثبت بوو بەداخەوە و دوبارە بۆ جاری دووەمەڵم بەداخەوە تەنیا جەریانێکی چەپ کە نێوی بێ تەرەفداری لەو شەڕە کرد و لایەنگری لەو شەڕە کردووە بەو تعبیراتی کە تۆ باس کرد پێی وا بوو ئەمە کۆمەکەکا بە شۆڕش و سەرنگونی حزبی کۆمونیستی کاریگەری ئێران تحتی مەسئولیەتی حەمیدی تەقوایی بوو کە بە تایبەت ئیتر لەم ئاخرانەوە مەرزی سیاسەتەکەی لەگەڵ سیاسەتی نەوعی سەڵتەنەت تەڵەبان فەرقێکی زۆری نەبووەوە زۆر کەسیش لەسەری نووسیویە بەداخەوە ئەمەیان بەنێوی چەپ بەنێوی کۆمونیزم بەنێوی کۆمونیزم کاریگەری ئەتوانم بڵم سیاسەتێکی دەستە ڕاستیان گرتە پێش کە فەرقێکی زۆری لەگەڵ کۆماری خوازانی پرۆغەربی و لەگەڵ خودی هەڵوێستی سەڵتەنەت تەڵەبانی هەر بۆیەکانێ لە کۆنگرەیەکە 2 هەفتە لەوە پێش بەنێوی کۆنگرەی ئازادی لە لەندەنگیرە تەنیا هێزێکی چەپی کە لەی بووە ئەوان بوون و لەوێنە دەرکەوتون و ئەوەی بە فارسیەکەی پیاڵین کاسەی لە ئاش داختر هاوڕا بوون لەگەڵ ئەو ڕەوەندی شەڕێکە لە کۆمەلگای ئێرانە جاریە بەنووسین بە کەتوی وتویانە و ئەوە لە سوورەتەکایە وتم 33 ساڵ لەوە پێش لیدری بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری مەنسوور حکومەت لە وتارێکا بەنێوی هاوتەریبوونی پێڵەن هەمسووی نازانم هاوڕە شەماڵ کوردیەکەی دەقیق ئەبێ بڵێ چی هەمسووی لەگەڵ کام تەرەف وتوێتی نابێ لەگەڵ هیچ تەرەفێ بی نە لەگەڵ تەرەفی جمهوری ئیسلامی نە لەگەڵ تەرەفی ئەمریکا بەڵکە ئێمە وەکو بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری سیاسەتی جیاواز لەم دوو لایەنە هەم بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و هەم بۆ دژایەتیکردن لەگەڵ شەڕی ئەمریکا و ئیسرائیلوانە لە ئێرانە تێکۆشین چونکی هەر بۆمبێک و هەر بۆمبارانێک و هەر موشکێکە لە ئەمریکا و ئیسرائیل و بخرێ بۆ سەر جغرافیای ئێران بە عمری جمهوری ئیسلامی زیادەکە ئەوان پشتیان کردوتە هەموو ئەم بنەمایانە لە مقابلیشدا ئەوان وا بووەوە سیاسەتێکی تەواو ڕاستیان لەم بابەتەوە گرتە پێش
بەشێکی دیکە ئەوەی تۆ باس دەکەی شاخەی جۆرا و جۆری هەیە و اتفاقاً بەو معنا جێگای تەوەجوویەکی زیاتراویژەوە چەپێ بەشێک بەنێوی چەپی زدی ئەمپریالیست یا چەپی عەداڵەت خواست چەپی محور مقاومەتی بەتایبەت ئەمان لە داخڵ لە نێو کۆمەلگای ئێران بەڵێ بە سیاسەتی یەکلایەنەی تەقابلیان لەگەڵ شەری ئەمریکا و ئیسرائیل قودی جمهوری ئیسلامی مەجالیان پێدا فەزایان بۆ کاتەوە لە زانکۆکانی ئێران حتا لە شوێنە کرێکاریەکان لە نێو بزوتنەوەی کاریگەری ئەڵان ئەو بەنێوی عەداڵەت خوازان بەنێوی محور مقاومەت بەداخەوە خەریکە لە نێو بزوتنەوەی کارگەری و بزوتنەوەی خوێندکاران لە نێو بزوتنەوەی ئەترازەکانی ئێوەنە فەزایان بۆ کرێتەوە زەمینیان بۆ درێ جمهوری ئیسلامی بۆ بە ئاسانی ڕێگایان بۆ کاتەوە و ئەنعکاسەکەشی بەڵێ بەعزێ هێزی چەپ و سۆسیالیست و خۆشی بە کۆمۆنیستدانێ لە دەرەوە هاوتەریپن لەگەڵ ئەو نەوە سیاسەتە هاوجەهەتن لەگەڵ ئەو نەوە سیاسەتە و بەنەزەرم ئەمەش زەرەرمەندیەکی گەورەی هەیە بۆ بزوتنەوەی ئازادی خوازانە لەو کۆمەلگایەدا سیاسەتی کۆمۆنیستی هەرەوە بۆ ئێمە گرتومانەتە پێش عاقبەت ئێمە چەپ و سۆسیالیستەکان وتمانە بە ڕۆشنی دژی شەڕی ئەمریکا ئیسرائیلین لە عینە حاڵە خوازیاری سەرنگونی جمهوری ئیسلامیشین عاقبەت ئەم سێ دەوڵەتی تەرۆریستە لەگەڵ یەک شەڕیان هەیە ئەمە ڕاستە لێرەدا لە شەڕی 12 ڕۆژەی پێش و لەم شەڕی 40 ڕۆژەشدا لە وهلەی ئەوەڵداوە ئەمریکا و ئیسرائیل بوون احتیاجیان بە شەڕەکە پەیدا کرد بۆ دەستپێکردنی شەڕەکە شاید جمهوری ئیسلامی وەک ئەوان پێی باش نەبوو شەڕەکە دەست پێ بکە چونکی ئامادە بوو بچێتە پای ئەوەی پسازێ و شەڕی بەسەرا دانەسبێ بەڵام ئەمان شەڕیان هەڵبژارد ئەمریکا و ئیسرائیل تەنیا ئەگەر تۆسکالە فەرقێک بێ ئەوەیە ئەوە هیچ تەوجیهێک نادا بەدەست هیچ هێزێکی سەرنگونی خواست چەپ و سۆسیالیست بۆ تەنیا ساتێکیش چاو بپۆشرێ بەسەر جنایەتەکانی 47 ساڵەی جمهوری ئیسلامی لە خودی ئێران و منتەقە ئێمە هەم چەپ و سۆسیالیست و کۆمۆنیستی سەرنگونی خوازی ئەو کۆمەلگایە بووین کە بە ڕۆشنی بە ئاشکرا دژی شەڕی ئەمریکا ئیسرائیل لە ئێران لە گوزەشتەدا تا ئێستاران بوون چونکی زەرەرمەند بووە بۆ کۆمەلگاکە و بە تەجروبە سابت بوو و زەربەی داوە لە بزوتنەوەکەی ئێمە ئەڵان بزوتنەوەی ئازادی خوازانە و بەرابەری خوازانەی ئێمە زیاتر لە خودی جمهوری ئیسلامی لەو شەڕە زەریری کردووە لەسەر ئاستی دنیاشە ئێمە زەرەری گەورەمان کردوانی لەسەر ئاستی دنیاشا وایە هەر بۆیەکانێ عاقبەت لێرەدا باسی وا کرێ ئایا کاملە منەگەر لێم پرسن من خوازیاروم هەر سێلایەنەکەیان بازەندە بن ئەوەی فۆرمولەکەی ئەڵەن باخت دۆڕاو دۆڕاو هەر سێلایەن ئەمریکا ئیسرائیل جمهوری ئیسلامی با لەو شەڕەدا دۆڕاو بن و بچن قەراردادی دۆڕایانی سێلایەنەی خۆیان ئیمزا بکەن ئێمە لایەنگیری سەرکەوتنی هیچ لایەکیان نین لایەنگیری ئەوەی کە کۆمەڵانی خەڵک و ئازادی خواست ببوژێنەوە هەم بۆ ژیانیان هەم بۆ ئیرادەکردن بۆ مەبارزەیان ئەمە ئەو ڕێگاتەیە بێ بۆی تێبکۆشی من بەمە کۆتایی بێنەما ڕەحمان بەداخەوەم هەڵوێستەی کۆمونیستەکانی ئێران و چەپەکانی ئێران کە لە هەمان کاتاکە لە دژی ئەم جەنگەن بەڵام دوژمنایەتیان لەگەڵ جمهوری ئیسلامی و خەوڵی سەرنگونی ئەم ڕۆژێمەندڕەندەیان هەمیشە لە بەرنامەیە بووە ئەم هەڵوێستە لە ئاسی دنیا دەنگدانەوەی نییە ئەمە پێویستی بەوە بوو کە تەواوی چەپەکان و کۆمونیستەکان و سۆشیالیستەکان و هەموو ڕێکخراوە کارگەرەکانی دنیا ئەم دەنگە زۆر بە زوڵاڵی و بە گەورەی ببیستێ ڕاستە خۆپیشاندانەکرێت لە دەرەوە ئەمانە بەڵام بەداخەوە خۆپیشاندانە بەشێکی ئاڵای جمهوری ئیسلامی تیابەرزەکرێتەوە کە منێکی کۆمونیست و تۆیەکی کۆمونیست بەڕاستی زۆر سەختە بەلامانەوە بڕۆین لە خۆپیشاندانێکا بەشداربین کە ئاڵای جمهوری ئیسلامی تیابەرزکرابێتەوە ئەمە تەنانەت بەسەرەن ئاڵای فەڵەستین نییە یاخود ئاڵای بڵێن لوبنان نییە لە شوێنێکا بڵاو بەرز بێتەوە ئەمە ئاڵای جمهوری ئیسلامیە کە هێزێکی دڕندە و دوژمن بە هەموو ئازادی خوازێکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە نام لە پەنا ئەوەیە بەڕاستیە بۆ ئەو هەڵوێستە
بڵێن نەرمە لە بەرامبەر جمهوری ئیسلامیا و زەخکردنەوەی ئێران ئەمریکا و ئیسرائیل وەکو تاکە لایەنی ئەم شەڕا ئەم هەڵوێستە لە ئاسی دنیا دەنگدانەوەی هەیە. من لەگەڵ میدیای عەرەبی لەگەڵ کۆمیستەکان و مارکسیستەکان و سۆشیالیستەکانی دنیای عەرەبا متابعینەکانەکەم بە دەگمەن نەبێت هەموو بە هوجوم هێرشە بەنە پشتی جمهوری ئیسلامی. سۆشیالیستە شۆڕژێڕەکان کە لایەنێکی ترۆتسکیسن و وەکو بڵێن گروپی SWP بەریتانیان دوێنێ بەیاننامەیەکیان دەرکردووەڵێ پیرۆزبایی لە گەلانی ئێرانەکەین بۆ سەرکەوتنی بەسەر ئیمپریالیزمە بەدەستیان هێنا. بەم زمانە خەریکن باسی ئەم دۆخاکەن کە ئەمە بۆ خۆی بەڕاستی خەتەرناکە. من هەر بەنیازیشم کە بە زمانی عەرەبی سەبارەت بەمانە قسە بکەین. بەڵام مەبەستمەوەیە کە بەداخەوە لەم بوارەیە چەپ و کۆمیستەکانی ئێران ئەم مەجالە بۆ خۆیان ناکەنەوە کە مخاتەبەی تەواوی چەپ و کۆمیستەکانی دنیا بکەن کە ئێوە چاڵوێستێکتان گرتووە پشتیوانیکردن لە جمهوری ئیسلامی ئێران هیچی جیاواز نیە لە پشتیوانیکردن لە نەتانیاهو لە ئیسرائیل. ئەمەوە حەقیقەتەیە بە بەژوێ هەموو کەس بکە. بەرحاڵ من کۆمەڵێک کۆمنت هەیە هاوڕە ڕەحمان وەختەکەمان خەریکە زۆر درێژە بێتەوە. جوابی بەو کۆمنتانە بدەینەوە. هاوڕێ هەژارنینام کۆمنتەی نووسی واڵێ ئەم ئاگربەسەی ئێستا زۆر بە قازانجی خەڵکی ئێران و ئیسرائیلە. خەڵک هەست بە ئارامش دەکەن و مەرگ لیانەوە تۆزێک دوور دەخرێتەوە. بەڵام ڕووداوەکانەوەمان پێڵێت کە ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕەدا لاواز دەرکەوتن لە مێژووی ڕەشی کۆماری ئیسلامی ئێراندا بێوێنەوە کە چ ڕۆژە لەگەڵ دوو هێزی زەبەلا خەریکە خۆی دەگرێت. ئەوە جێگای نیگەرانیە کە چۆن دەبێت لە داهاتوودا خەڵک بە تایبەتی بزوتنەوە کۆمەڵایەتەکان خۆیان ڕێکخراو بکەن تا کە لە شۆڕشێکی مەزندا ئەم ڕژێمە ژێرە و ژویر بکەن. پێم وایە کاری بەرحاڵ بەداخەو کۆمنتەکە بەهۆی درێژیەوە لە ستۆدیۆکە تەواو نابێ ئەمە نەمان بۆ خوێندایەوە. کۆمنتێکی تری هاوڕێ برایم حەیدەری هاتۆ ڕێزوسڵاو بە بۆچوونی ئێوە چۆن ئەمریکا بە بێ ئەلتەرناتیوێکی ڕابەری بۆ داهاتوی ئێران چۆن ئەم شەڕیان دەست پێ کرد بەنیازی چی بوون؟ سپاس. هەروە هاوڕێ هەژیر دووبارە ئەڵێ من پرسیارێکم لە هاوڕێ ڕەحمان هەیە. پرسیارەکەمەوەیە کە ئەگەر جمهوری ئیسلامی لەم شەڕدا سەرکەوتوو بێتە دەرێ تا چەند مەترسیدارە بۆ بزوتەوە کۆمەڵایەتەکان؟ ئایا دەستی ڕەشی ئەم ڕژێمە بۆ سەرکوتی زیاتر ئاوەڵا ناکات؟ پێم وایە بێ بەشێک جواب بەندایە. وەڵام بەرحاڵ ئەکرێت ئەگەر قسەیەکی تر هەبێت لەسەری بکەیت. مازن قاسمەڵێ پێم وایە کێشەی هورمز خواستێکی ئەمریکایە. من ئەمریکیە من تێنەگەشتم لەم کۆمنتە. بەرحاڵ پێم وایە کێشەی هورمز خواستێکی ئەمریکیە. نازانم بەرحاڵ لە ڕاستیدا کەسی سەرکەوتوو نەبوون کەسیان سەرکەوتون بن لەم جەنگە ناڕەزایەتی خەڵکی کپ کردو ئیسرائیل ئەمریکا گەلانی ئێران حکوومەتین بڕوو خاندا لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل نەبوو چونکە ئێران وەک وڵات بەهێز دەمایەوە بەڵێ حکوومەت نەما حکوومەتیشی نوێدا دەمەزرا. بەس ئەم دوو حکوومەتە بە چەک ئێرانیان گەڕانەوە بۆ 70 ساڵ بۆ دواوە. هەروە هاوڕێ هەژیر دووبارەڵێ جەرانی حەمید تەقوایی زۆر نەرمن سەبارەت بەم شەڕە دروستەوەیە. بەرحاڵ ئەمە تەواوی ئەو کۆمنتانە بوو کە هاتبوون هاوڕێ ڕەحمان. نازانم ئەگەوە پرسیارەکانی هاوڕێ برایم حەندەری و هەژێرنینا پرسیار بوون ئەوانی تر کۆمنت بوون. بەڵێ فەرموو. ئەوڵان سڵاوم هەیە بۆ هەموو هاوڕێیان هەژیرنینا، ئیبراهیم حەیدەری، قاسم، دلێر کازم، نازانم کام دۆستیا ڕفێقی دیکەش بوو هاوڕێ دیکە بوو پرسیاری کردبوو یا کۆمنتی دانەبوو. بەزێک کە وەک تۆ وتت ئەو تێکستەی ئەوەڵی هەژیرنینا بۆ خۆی بۆ چوونی خۆی ئەو لەو بابەتەوە باس کرد بوو. من پێم وایە جمهوری ئیسلامی لە قسەکانمان ناوتمان هەست بەوە دەکا کە سەرکەوتنی بەدەستێناوە نەفسی ئەوەی خۆی ڕاگرتووە لە بەرابەر ئەو چل ڕۆژ شەڕەدا و تێک نەشکا و ئەوانە. هەم لە پرسیاری هەژیرنینا یا دیکەشدا بوو مەفهومە نەفسی ئەوەی جمهوری ئیسلامی حکوومەتەکەی ئیدامەی هەیە و ئەحساسی ئەوەش بکا کە ئەوە بۆ خۆی سەرکەوتنەکە هەموو ئەوە تەبدیلەکە
بە زەخت و فشار و ناخۆشی بۆ سەر کۆمەڵانی خەڵک لە هەموو بوارێکدا لە بواری مەعیشەتدا خەڵک بێ ئیمکاناتتر ئەوێ بەسەریانەدا سەپێنێ سەرکوتی سیاسی دەستگیریەکان زیندان پڕکردن ئەعدامەکان هەرستا لە جەریاندا بووە و ئیدامی زیاتر پیداکە بەڵێ واقعاً لە قسەکانمانە وتمان نامەوێت دووپاتیکەمەوە مانعی زۆر گەورەتری بۆ بزوتنەوە جەماوەریەکان بۆ بزوتنەوەی کاریگەری دروست کردووە و کاری بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازی ئەو کۆمەلگایە زۆر قورستر بووە. یادداشتەکەی هاوڕێ ئیبراهیم حەیدەری کوتی چۆن بێ ئالتەرناتیو وارد بوون. من پێم وابێ ئستراتێژی دەوڵەتی ترامپ ئەوە بوو ئەچێ لە قسەکانی شماوتم کورتماوە زەربەی قورسە وەشێنێ جمهوری ئیسلامی تەسلیمە بێ و ئەگەر ئەوە ئالتەرناتیوی ئەو بوو جمهوری ئیسلامی ئاڵای سپی بۆ هەڵکا و تەسلیم بێ و هەموو شەرت و شروتەکەی لێ قبولکە دیارە خامنەیش نەماوە و ئەدەیەک لە سەرانی قەدیمی نەماوە ئاڵوگۆڕێک لە ڕواڵەتەکان و لە کەسایەتیەکانی نێو دەستگای حاکمیەتی جمهوری ئیسلامیە بەوجود دێ و ترامپ بەوە رازی بوو نەبەخسی حقوق بەشەرە نەبەخسی دموکراسیە نەبەخسی حتا بەدەسەڵات گەیشتنی هێزە ڕاستڕەوەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران وەک ڕەزا و پالەویانە محاسبەکەی غەڵەت دەرهات ئەوە لە قسەکان ئاوتراوە تەکراری ناکەم دەنا ئالتەرناتیو بوو ئالتەرناتیوەکەەوە بوو بڕوە جمهوری ئیسلامی لە ماوەی هەفتە ڕۆژێک دوو هەفتەیە تەسلیم بێ و ئەو بەخواستەکانی خۆی بگا و چه ئاڵوگۆڕە لە دەستگای حاکمی جمهوری ئیسلامیە بەوجود دێ ئەوە بۆ ئەو مهم نەبوو ئەو بە قەولی خۆی دەم و دەستگایەکی دەوڵەتی حکوومەتی هەرێستاش بەدوایەوە دە جمهوری ئیسلامیاوێ لەگەڵ شەرت و شروتەکانی ئەمریکا بێتەوە هینی ئیسرائیل چاوەڕێی سیناریۆیەکی کۆی ڤەنزوێلا بوو چاوەڕێ ئەوە بوو ئێستا کە ئەوەش ڕووی نەداوە هەر ئێستاش لە جریانی ئام ئاتەبەس و مزاکرەیە بە قەولی خۆیاڵێ ئەمانەی تازە هاتوونەتە سەرکار ئاقڵترن لەگەڵمانە سازن ئەڵئانی ژەیەوێ ئەگەر تەواویش تەسلیم نەبن ئەزانم بە نظرم مەجبورە ئەویش لێ حاڵی بۆەوان تەواو تەسلیم نابن بە جۆرێک سازان بگە کە بڵێ من تیا سەرکەوتوم و قەیدناکە ئەمانەی ئەڵان ئێستا لە سەرکارن بەرحاڵ ئێماتوانین تەعاملیان لەگەڵ بکەین و ئەوە ئالتەرناتیوی نەتانیاهو دەوڵەتی ئیسرائیل فەرقی کرد ئەو بە دوای ئەوە بوو واقعاً بە تەواوەتی جمهوری ئیسلامی بڕوخێ و سەرنگون کرێ ئەویان بۆ نەکرا بەڵام ئالتەرناتیوی دووەمی ئیسرائیل ئەگەر ئەڵانیش مەجاری بۆ دروست بکە خاپورکردنی کۆمەلگای ئێرانە ئەوە یەڵی گێڕانەوە بۆ چاخی بەردین کە هاوڕە شەماڵ باسی کرد ئەو عەسری حەجەرەی کە ترامپ باسی کرد ئەمە واقعاً ئەگەر بۆ ترامپیش بە نەزەر تەبلیغات نەبوو هەر هەڕەشە نەبوو لەوانەیە ئەگەر لە درێژەدا مەجبور بێ و شەڕە بکە ئەم ئینسانە فاشیستە و کارانە بکە ئالتەرناتیوی دەوڵەتی ئیسرائیل بەرحاڵ بەو معنایە داسەپاندنی سناریۆیەکی تاریک بەسەر کۆمەلگای ئێرانە کۆمەلگای ئێران بڕوا بۆ 30 ساڵ هەر گیرۆدەی شەڕی نێوخۆ و هەرجومەرج و بێسوباتی بێ ئەو شتێکی لە سووریا ڕوویداوە ئەو شتەی لە عێراق 23 ساڵە ڕوویداوە دەوڵەتایەک یا حکوومەتایەکی مرکزی زۆر لاواز زەعیف هەر گیرۆدەی کێشەی ئیستلاحەکە بەکارێنرێ گۆڕینی ئێران بە دەوڵەتێکی شکست خواردوو بڵێ دەرەچە بە نظرم ئەمە ئالتەرناتیوە ئەمە ئالتەرناتیو بوو بۆیان بەڵام بە تەواوەتی تا ئێستا بۆیان نەچۆتە سەر نە سناریۆی تاریکەکەی ئیسرائیل فعلەن داسەپاوە نە هەرجومەرجەکەت داسەپاوە نە ڕژیمەکە بە تەواوەتی گۆڕاوە نە تەسلیمیش بوون بۆ یەکانەیەڵێن ئەمریکا و ئیسرائیل بە ئامانجەکانی خۆیان نەگەیشتون ئایا بەم میزی مزاکرە و سازانە بە دەرەجەیەک پێگەن ئەوە بێ ببینین بزانین ڕوتی ئەم مزاکراتە چۆنی لێدێ ئەگەر بەوە نەگەیشتن چی شەڕی دووبارە ئەکەنەوە احتمالی هەیە شەڕی دووبارە بەڵام شەڕی دووبارە ئەمجارە بکەن نەقشەیە تریەوێ بەرنامەیە تریەوێ ئێعتلافێکی دیکەیەوێ هێزێکی زۆرتری دەوێ وەلای حاڵە دڕندەیەکی زیاتریشی دەوێ هەموو ئەوانەی ئەبێ خۆی بۆ ئامادە بکەن وانە بوو بێ ئالتەرناتیو بن مەسەلەی هۆرمۆز منش تێنەگەیشتم لە کامنتەکەی هاوڕێمان قاسم هەرەو نازانم گەروی هۆرمۆز بۆ
اقتصادی جیهانی مهمە بۆ خودی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی و حتا چینیش کە 60% ئەنێرژی خۆی و سوختی خۆی لەوێنە وەرەگرێ مهمە دەر نەتیجە گرێکوێرکەی نێو ئەم مزاکراتە ئەوەیە لەسەر ئەوە بە چ تەوافقێکەگەن هەم بینی ئەمریکا ئێران بەحرین و حتا چین ئەمانە بێ عقبە لەسەر فۆرمولێک ساغ بنەوە کە ئێرە هاتوچۆی کەشتیە نەوتیەکان و ئەنێرژی و هەموو ئەوانە لەوێنە پارێزراو بێ ئایا لەسەری ساغە بنەوەیان نە ئەمە بۆ خۆی بەشێکی مهمی ئەم مزاکراتەیە و لەسەرەوە حتمما کێشەی زۆریانە بێت من هەر ئەوانم لە بیرماوە لە کامنتەکانە لەوە زیاتر بەشێکشی لە جریانی قسە و باسەکانمانە جوابمان زۆر باشە دەست خۆش هاوڕێ ڕەحمان بەرحاڵ بەرنامەکەمان گەیانە نزیکەی 3 سەعات و نیوە بێ لێرەیە کۆتایی پێبێنین دەستت خۆش بێ بە ومێدەی کە هەفتەی داهاتوو لایانی تری ئەم بابەتە باسکەین بە تایبەت باسی ئەو ئەلتەرناتیوەی کە ئەو ڕێگای تری کە ئەمریکا و ئیسرائیل بیگرن هێشتا بڵێن سیناریۆی تاریک داسەپاندنی شەڕی قەومی و ئەوانە ممکنە هێشتا ئەمە لە احتیمالاتەکان و لە ئەگەرەکانە ما بکرێ لە هەفتەی داهاتوە سەبارەت بەمە و ئەگەرەکانی ئەوە مەترسیەکانی ئەوە لەم بابەتەوە قسە و باسکەین بە ومێدەوەی کە تا هەفتەی داهاتوو دۆخەکە بە جۆرێک بگۆڕێک ئێمە باسی هەندێک لە لایانی پرشنگداری دۆخی داهاتوو بکەینەوەوانە زۆرتر لەوەی کە لە مەترسیەکان لایانی مثبت لایانی مثبت کە شتێک دەرکەوت بێ بەرحاڵ لەناو ئێرانە لە نتیجەی ئەم بودوئەی کە هاتووە خەڵک دووبارە بێتەوە چونکە منەوانەی ئەو هەواڵانەی کە ویستم لەناو ئێرانە ئەوەیە خەڵک عەزیمەتی بە یەکجاری نەڕووخاوە هەرەوەنە چاوەڕێیە کە دۆخەکە تۆزێک بێتەوە سەرخۆی ئەوانە و ناڕزایەکان دەست پێ بکاتەوە بۆ مێدەوەی لە هەفتەی داهاتووە هەواڵی ئەم هەواڵە باشانەوە ئەم هەواڵە موسبەتانەشمان هەبێت و بابەتی باس و قسەکانمان بێت دەستەکانە خۆش بێ ماندوو نەبی منیش هەر زۆر سپاسی تۆ و بینەر و بیسەری بەرنامە و ئەو دۆستانەی کە کامنت و پرسیاریاندانە زۆر باشە بەڵێ عزیزان خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەیەم هەفتێشمان تا بەرنامەی داهاتوو دیداری داهاتوو لەگەڵ ئێوەی عزیز هەمووتان بە شادی و کامەرانی ئەسپێرین لە هەر شوێنێکن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بژین